بەڵێ NRT بەردەوامە لە گواستنەوەی زانیاری و ڕوودا و پێشهاتەکان وەکو خۆیان لە نوێترین پێشهاتدا بەرپرسی ئۆفیسی سلێمانی دەستگای خێرخوازی بارزانی بە NRT ڕاگەیاند دوای کاتژمێر 8 ئەم شەو ئاگادار کراوەتەوە لەوەی کە بە بۆمبێکی دەنگی هێرش کراوەتە سەر بینای ئۆفیسەکەیان لە گەڕەکی هەواری تازە لە شاری سلێمانی. دکتۆر سەڤین ڕەسوول بەرپرسی ئۆفیسی سلێمانی دەستگای خێرخوازی بارزانی بە NRT ڕاگەیاندووە ئەو بۆمبە دەنگیە هیچ زیانێکی گیانی و مادی نەبووە و کەسیش لە شوێنی ڕووداوەکە نەبیراوە چونکە دەستگاکەیان پاسەوانی نییە و کەمتر لە مانگێکە لە شاری سلێمانی کراوەتەوە. هەروەها تا ئێستا ئەمە یەکەم ڕووداوی لەو شێوەیە بەرامبەر بە بارەگایەکی دەستگاکەیان بکرێت. لە لایەکی ترەوە سەرچاوەیەکی ئاسایش بە NRT ڕاگەیاند ئەو بۆمبەی کە تەقیوەتەوە لەناو دەبەیەکی بیپسی بووە و دەرمانی تایبەت بە TNT تیا بووە و بزماریشی تێکرا و لەگەڵ بیستنی هەواڵەکە تیمەکانی ئاسایشی سلێمانی گەشتونەتە شوێنی ڕووداوەکە. ئەم شەو لە دوای کاتژمێر 8 ئاگادارکرامەوە کە ئۆفیسەکەمان بە بۆمبێکی دەنگی ئەتوانین بڵێن هێرش کراوەتە سەری و کارێکی ناجۆر و ناشیا و بەرامبەری کراوە و لێرە هاتی برادرانی ئاسایش خەریکی تاقیق و لێکۆڵینەوە بوون و دەستگاکەمان دەستگایەکی زۆر مەدەنی و شارستانیانە تەعاملمان کردو و هەتا بارەگاکەمان لە کاتژمێرنەوە بۆ سعات 2 دوانی ڕۆکە داوام تەواو بێت دەرگای ئۆفیسەکە داخین و ئەچکەچێتەوە بە ماڵی خۆی بەبێەوە هیچ حیمایەک یاخود هیچ کەسێک لێرە پاسەوانی مامکە. بەڵێ پاشەوەی دکتۆر بەرەم ساڵح سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بارەگای مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستانی کرد. محەممەد ڕەئوف سەرۆکی ئەنجومەنی سەرکردایەتی یەکگرتوو لە لێدوانێکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند کە ئەوان سەردانەکەی سەرۆکی هەرێم بە گرنگ دەزانن بەڵام بە شێوەیەکی یاسایی مامەڵە لەگەڵ ڕووداوەکاندا دەکەن. بەسە گشتێکە بڵێ دانرا بەوەی کە ئەمە شتێکە وەکو حکوومەت مووقیفی ڕسمی حکوومەتیان دەربڕی کە ناڕەحەتن بە قەسیەکە و کێشە ئاوا چارەسەر ناکرێ و یەکگرتووانە ناسراوە و ئەو شتانەی دراوەتە ئەدرێتە پاڵ یەکگرتووە دراوەتە پاڵ یەکگرتووەکو حیزبێکی میانە ڕەوی ئیسلاح خوازی چاکە خواز حچی منطقی نییە و عەمەلی نییە و هەر کەس قبوڵی نییە و ئێمە تەوان ئەو مووقیفەی حکوومەت بە ڕسمی پێمان خۆشەوە و ئەیشینەرخێن و سپاسیشانەکەین هات. ئێمە لەگەڵ ئەم حەدەسەوە مامەڵەکەین هەر شتێک عەمەلی نەبێ منطقی نەبێ قانونی نەبێ بە پێی هەموو عورفێکی قانونی و ئیجتیماعی عەمەلی نەبێ ئێمە ناتوانین مامەڵەی بکەین. لەسەر ئەرز واقع ئەگڕوویەوە واقعەکە لە دەرەوەی هەموو مەسائلەکانی مافی مرۆڤ و دیموکراتیەت و حەقی مواتین و مواتەنە و هەموو شتێکە بەقەدەر بە ئەندازەی قورسی حەدەسەکە و ئەو زوڵمەی کە ڕوویاوە ئەو هیچ حافی کە بە حەقی ئەمە کراوە ئەبێ دەسەڵات ممارەسەی دەسەڵاتی خۆی بکە و ئەبێ ئەو فەراغە پڕکاتەوە. بله تماشاوان نجاهر درباره وان بویرین کودوه لدور زاخ و دوی که قومینه یکتیان اجتماعی کردستان که مکتب راگاندنا یکتیان اجتماعی کردستان برنامه در کلیه که اوجی دقیقه تدهاتی درباره وان بویرین دو کل زاخ و در دورین و بردف که مکتب راگاندنا یکتیان اجتماعی کردستان اف داخویانیه دا ده انجام وی که کد منبری چند مزگفت کان بزاوا خلکی هاتیدان که ایرش بکنه سر دکانن می فروشنه و چند هتل کن گشتیاری خلکه که تقدر پلمار و ایرش کریه جبو دکان و بازار انگشتین باجر زاخو دو فراو بزاف و اف ایرش هاتینه و گواسن جبو چند دوره کن دن دو فراجی پشتیوی که لزاخو آواهین گرتوی اسلامی لوی دوره هاتنه شوتاندن مکتب راگاندنا یکتیان اجتماعی کردستان زیده باری وی که بتوندی ایدانه ایرش انجه انگشتی و آواهی گرتوی اسلامی دکه لجر هر هجته که و ناوه که دابه نرینوانوهای که اف کارودان دیجی آزادی و مافی جان و چالاکین سیاسی و دیموکراسی بویه جبوانجی جه دلگرانیه و داخواز کن کوره نیدان لچه جهه که کردستان وان جوره کارودانه دوباره ببنه و به تیوی انجام درجی روبری سیاسای بهنه کرن و بتوندی بهنه سزادان و یاسا بتنه سرور به اف بویرین نخواستی لزاخ و دورین دن کومه بچاوین خودیتین د محرابا مزگفتان بزاف هات هانا خلکی هاتیدان بید بو تندوتی جیو پیاده کرنا زبر و زنگان رگودان خراب نک هر بو پیوندین سیاسی و جواکی هیا بلکو دوخ کردستان و روشا کردستان بگشتی دخه هم برمترسیه بویا به پی تی وی و همو لایکی لدروی برجواندی حزبی و دستکفتین سیاسی کرد مودا سردریه دگل وان بویران دام بکه برو واجی همو آلیک برپرسل هم بر
پاراستنا آزادیا سیاسی و جواکی و ژیان و گذرانا خلکی ده همان دم دا بجا آواهی آلین سیاسی به پاراستن و رنه هدان لجرته هجته که ایرج به تسر کرن افجی به ویکاری هستان بلهم بر آواهین یک گرتو اسلامی بهنه دادگاه و بدرینه دادگاه و لیکولین دیگلوان دا بهت کرن ده چارچوبه وی که دا پشتوانی بیان نامه سروک هریم دکین جبو گرتنه بر ری و جهن یاسایی جبو سزادانا تاوان بارن وی کریاره بەڵە بەرەزان هەر بۆ قسەکردن لەسەر ڕووداوەکان لەسەر پێشهاتەکان لە هەولێری پایتەختەوە هاودەنگ فاروق ڕۆژنامەنووس لەگەڵماندا هەروەها لە ئەستۆدیۆی NRT موسەنە ئەمین مامۆستای زانکۆ لەگەڵماندایە. سڵاوتان لێبێ کاک هاودەنگ وەکو ڕۆژنامەنووسێک ئەم ڕووداوانە چۆن دەخوێنیتەوە؟ لە ڕاستی داوای کە لە زاخۆ دەستی پێکردو لە چەند شار و شارۆچکەیەک لە دەبەری بادینان ڕوویدا ئەمە جێگەی نەخوازراو بوو و کەس بەم حاڵی کە لەم 24 کاتژمێر ڕابردووە ڕوویدا خۆشحاڵ نەبوو. ئەمە کارێکی خراپە. ئەمە من وەکو ڕۆژنامەنووسێک پێم وایە کە ئەمە ناکرێ هەر لە دوو توێی پشتگیری حزبێک یاخود میلملانەی نێوان حزبێک و دوو حزبدا لێک بدەینەوە. ئەمە مەترسێکی گەورەیە بۆ سەر هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان ئەوەی کە شانازی پێکردووە لە بەرامبەر وڵاتانی ڕۆژئاوا و ئەمریکا و ناوچەکەدا ئەوەیە کە پێکهاتەی جیاواز و ئایدیا جیاواز لە هەرێمی کوردستان بە ئازادی لە دۆخێکی دیموکراسیدا دەگوزارێن. بۆیە ئەوەی کە لە زاخۆ و لە سێمێل و لە ناوچەکان ڕوویدا هێرشکردنێک بوو بۆ سەر پێکهاتەی جیاواز و ئەو کردەوە تێکدەرانەیە کە بەرامبەر بە چەند گەڕەچێک چەند دوکانێک چەند هۆتێلێک و یان شوێنێکی گشتی گەشت و گوزاری ڕوویدا ئەمە ڕێک ئەجندای پشتی والێک دەدرێتەوە کە بۆ تێکدانی نێوانی پێکهاتە جیاوازەکانی کوردستانە. بەڵێ کاک هاودەنگ باس لە تێکدانی نێوان لایەنە سیاسەکان دەکەیت. ئەو ڕاگەندراوانەی کە بڵاوکرانەوە ئەو بەیاننامەی کە بڵاوکراونەوە ئایا وەکو ڕۆژنامەنووسێک بە تایبەتی تۆمەتەکان چۆن دەخوێنیتەوە لەلایەن لایەنە سیاسەکان واتە لە نێوان لایەنە سیاسەکان؟ من پێم وایە کە من زمان حاڵی هیچ حزبێک نیم تاوەکو لێرە تۆمەتێک ببەخشمەوە بە لایەنێکی سیاسی، بەڵام هەموو لایەنەکان دەبێت چاوەڕێ ئەو لیژنەیە من کە لەلایەن بەڕێز سەرۆک بارزانی پێکهێنراوە و ڕاگەیەندراوە بەڕێز وەزیری ناوخۆ سەرقاڵی ئەوەیە کە لیژنەیەک لێکۆڵنەوە لە ڕووداوەکە بکە. ئەوەی کە ئەو لایەنەی کە پێش ڕووداوەکە بکەوێەوە پێی وا بێ کە پێویست بە لیژنە ناکات یاخود پێویست بە لیژنەی لێکۆڵینەوە و لایەنی قانونی ناکات، من پێم وایە هەڵە دەکات. لەبەرەوە ئێمە ناتوانین تۆمەت ببەخشینەوە بۆ هیچ لایەنێک. من ناتوانم تۆمەت ببەخشمەوە بۆ لایەنێک بۆی کە لایەنێک لە پشتە و ڕووداوانەیە چ لەوەی کە لە دوای فتواکەی ئەو مەلای زاخۆ هێرش کراوەتە سەر چەند دوکانێکی مەیفرۆشی و هۆتێل و ڕێستۆرانت و یەکێک لە مەساجەکانی زاخۆ. من ناتوانم کە ئەوە دەستگای قەزایی باشترە لەوەی کە بڕیار بدات چێ لە پشتلایەن ئەوەیە کە هێرش کراوەتەوە. بەڵێ کەواتە کاک موسەنە خوێندنەوەی تۆ بۆ ڕووداوەکان چییە؟ من پێم وایە گەر ئێمە بابەتیانە بڕوانینە ئەم بابەتەوە دەزانین کە تەنها دەسەڵاتێکی سیاسی و ئەمنی و هەواڵگری کە متەنەفیزە لە ناو منتقەی هەموو بادینان بریتیە لە پارتی دیموکراتی کوردستان و دەبێت زۆر بوێرانە و دان بۆ حەقیقەتە دابنێ پارتی دیموکراتی کوردستان کە هەم وەکو حیزب هەم وەکو حکوومەت بەرپرسیارەتێکی ئەخلاقی و یاسایی هەیە دەربارەی بەم کێشەیە کە ئێستا ڕوویداوە ئەوە تەنها ئەوان ئەتوانن هەموو ڕاستیەکان بە خەڵکی کوردستان بڵێن. بەڵام من پێم وایە سیر نییە، ئەمە جاری یەکەم نییە گرتووی ئیسلامی کوردستان لەو منتقەیە ڕوبەڕووی سووتاندنە بێتەوە
ئێمە 2005مان لەبیرەکە چۆن حەوت بارگای یەکگرتوو لە کاتی هەڵبژاردنەکانە سووتێنران بە بەرچاوی میدیاکانەوە. بەڵام ڕەنگە نازانم بە چی زمانێ بڵێم ڕەنگە تەتەورێک ئەوەی ڕووی دابێت جاران کوشتنی لەگەڵ بۆم جارە کوشتنی لەگەڵ نییە. ئەتوانم بڵێم ئەگەر ئێمە سەری بە ژمارەی داتا من پێت بڵێم سەبەبەکەی چییە لە مانگی 2005 لە ئینتیخاباتە یەکگرتوو 90,000 دەنگی هێناوە. لە مانگی 12 هەمان ساڵدا لە 2005 یەکگرتوو 32,000 دەنگی هێناوە. لە مانگی حوتی 2009 یەکگرتوو 44,000 دەنگی هێناوە. لە مانگی 2010 یەکگرتوو 63,000 دەنگی هێناوە. ئەم گەشە سندنەی یەکگرتوو وەکو ڕکابەرێکی سەرەکی پارتی دیموکراتی کوردستان لەو ناوچانە هەمیشە بووەتە سەبەبی نیگەرانیەکی یعنی واضح و دیار و تعبیر لێکراوە بە چەندین زمان و شێوە لەلایەن ئەو بەرپرسە حیزبیانی ناوخۆ کە هەمیشە لە بەردەم حیزبەکەی خۆیان و لە بەردەم سەرکردەکانی خۆیانە ئیحراجە بن بەوەی کە ئەم گەشەکردنەی یەکگرتوو وەکو تەنها ڕکابەرێکی پارتی دیموکراسی لێرە بۆچی ئەوانیش بێگومان هەندێک ئیجراعاتیان کردووە لە دەرەوەی یاسا زۆرێکی پەیوەندی هەبووە بە وەکو وتم سووتاندنی بارەگاکان دەستگیرکردن و سەرکوتکردنی یەکگرتوو هەندێک جار داخستنی هەندێک لە بارەگاکان ئیجراعاتێکی زۆر درێنیمە مێژوویەکی هەیە ئەم مەسئلەیە و هیچ وەختێک ڕێگانە درراوە مەسەن خۆپشاندانێکی ئازادان و دیموکراسیانە لەلایەن هیچ هێزێکی سیاسیەوە لە منطقەی دهۆکا بکرێ هەمومانە بەڵگەن لەسەرەوەی کە تەنها بکەرێکی حەقیقی لەو منطقەیە هەبێت کە جورئەتی هەبێشتی وا بکە ئەمە قسە معنای ئەوە نییە لە سەرکردەوە لە سەرۆکەوە لە مەرکزەوە بڕیارێک چۆکەوا لە یەکگرتووی ئیسلامی کوردستان بکرێ بەس بەدڵنیایی هەمیشە پارتی دیموکراتی کوردستان ئەم قەزیەی وەکو وەڵعەرە بڵێت سەجەلە ضد مەجهول یانی هەمیشە سپاردوێتی بە کەسێکی نادیار و حەقیقەتەکانی بە خەڵکی کوردستان نەوتووە لیژنە دروستکردن بۆ ئەم بابەتانە ڕاستیا بۆ دەرخستنی حەقیقەتەکان نییە چونکە ئێمە ئەزمونێکی تاڵمان هەیە لەگەڵ مەسئلەی لیژنە هێشتا تا ئێستا لیژنێک نەهاتوە ڕاستیەکان وەکو خۆی لە میدیاکان بە خەڵکی کوردستان بڵێ دەبوو ینی بڕیارەکەی سەرۆکی هەرێم بەڕێز سەرۆکی هەرێم بەو شێوەیە بووایە کە لیژنە دروستەکە بڵێ لە خلالی دە ڕۆژە هەموو میدیاکانی ئازاد و هەموو خەڵکی و بەوجدانی کوردستان ئاگادارەکەنەوە لە تەواوی ڕاستیەکان ئێمە دەتوانین ڕاشکاوانە بڵێن باشە یەکگرتووی ئیسلامی ئەگەر قەرار بێ بەرپرسیارەتێکی هەبێ لەو مەسئلانە یەکگرتووی ئیسلامی پێش هەموو کەسێ باس لە سەرۆری یاسا و دادگاکە لەم مەسئلانەدا با ئەو کەسانی کە بەرپرسن و یەکگرتووی ئیسلامین بدرێنە دادگا و بدرێنە میدیا چێنە و کەسانی یەکگرتوو مێژوویەکی پاکی هەیە لەم بوارە تەنها لە تەجملەیەکشت دەست ناکەوێت لە یەکگرتوو کە هەڵنانی تیا بێت لەسەر تونوتیژی یاخود لەسەر سوکایەتیکردن بە هیچ دین و مەزهبێک یاخود لەسەر هێرشبردن بۆ بارەگایەکی گشتی فەرمی تایبەت هەر جۆرە شتێک لەم بابەتانە لەبەرەوە ئەم جۆرە قسانەیش بنەمایەکی نییە کەواتە کاک هاودەنگ تێبینی جەنابە لەسەر قسەکانی کاک موسەنا لە ڕاستیدا من ڕێسمێ بۆ کاک موسەنا یەکگرتووی ئیسلامی بەو ڕاپەرنانەی بەهاری ئیسلامگەراکان لە وڵاتانی عەرەبیدا دووچاری جۆرێک لە سەرگەرمی و غروری بووە من پێم وایە کە پارتی دیموکراتی کوردستان لە ساڵی 94ەوە تا ئێستاشی لەگەڵدا بێت بە پشوویەکی درێژەوە مەعاملەی لەگەڵ یەکگرتووی ئیسلامی کردووە و یەکگرتووی ئیسلامی لە حاڵی ئێستادا ئەو بە بۆچوونی من ئەو پەڕی نمەک نەناسی دەکات کاتێکە پارتی دیموکراتی کوردستان تۆمەتبار بکات لەوەی کە ڕای جیاواز قبول ناکات یاخۆ ڕێگە نادا حزبێکی جیاواز لە پارتی لە کوردستاندا ممارەسەی کاری سیاسی بکات یەکگرتووی ئیسلامی لەژێر سایەی دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستان لە بارودۆخێکی زۆر هەستیاردا کە شەڕی ناوخۆ بووە لە کوردستاندا پارتی دیموکراتی کوردستان ڕێگەی داوە یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەجندای خۆی لە کارێکی خێرخوازیەوە بگۆڕێ بۆ ئەجندایەکی سیاسی و حەزبێک ئێعلام بکە پارتی دیموکراتی کوردستان بوو کە پێشوازی لە بۆچوونە کردووە لە بەرەوەی پێیوا بۆ کە ئازادی سیاسی لە کوردستان هەیە پارتی دیموکراتی کوردستان بووە کە ڕێگەی بە یەکگرتووی ئیسلامی داوا بۆ یەکەم جار بەشداری کردووە لە ئیدارەی سیاسی هەرێمی کوردستان و لە پرۆسی سیاسی کوردستان بەڵام من پێم وایە کە ئەو تێڕوانینی یەکگرتووی ئیسلامیدا لە ئانی ڕووداوەکان یەکگرتووی ئیسلامی کەوتۆتە دوو هەڵا هەڵەی یەکەمیان ئەوەیە کە بەر لە ڕووداوەکان پارتی دیموکراتی کوردستانی تۆمەربار کردووە لە کاتێکدا کە نە دادگا سەلماندوێتی نە بەڵگەیەکی
باوەڕ پێکراو لە بەردەستی یەکگرتووی ئیسلامی و ڕایگەشتیدا هەبووە کە پارتی دیموکراسی کوردستان لە تۆمەتبارە بۆی هێرشی کردوتە سەر بارگەکانی یەکگرتوو. لایەنی دووەمیان ئەوەیە یەکگرتووی ئیسلامی لەسەر ئاستی باڵای بەڕێز جەنابی مامۆستا سەلاحەدین محەممەد بەهادین باوەڕیان بە لیژنەی لێکۆڵینەوە نییە. لە کاتێکدا کە تۆ لە هیچ وڵاتێکی دنیادا نەبووە تۆ باوەڕت بە لیژنەی لێکۆڵینەوە پێ بڵێ لیژنە بۆ چییە؟ یەکگرتووی ئیسلامی کوردستان ببوورە ببوورە یەک سات. یەکگرتووی ئیسلامی کوردستان ئێستا لیژنەی لێکۆڵینەوە ڕەت دەکاتەوە، بەڵام لیژنەی لێکۆڵینەوە ڕەت ناکاتەوە بۆی کە ئایا ئەو هێرشەی کراوە سەر 30 دوکانی مەیفرۆشی مەسیحی و یەزیدیەکان ئەمە پێویستی بە لیژنەی لێکۆڵینەوە هەیە. یەکگرتووی ئیسلامی بۆ خۆی بۆ بارگەکانی خۆی خوازێ کە لیژنەی لێکۆڵینەوە دروست بێ، بەڵام بۆ هێرشکردنە سەر هاوڵاتیان ڕێگەنا بە لیژنەی لێکۆڵینەوە دروست بێ. بەڕێزان تکال یەکەم یعنی جەنابەت بە زمانێکی زۆر ئیستیعلایی قسەکەی کە یعنی بەڕێست و پارتی دیموکراتی کوردستان خاوەنی ئەم کوردستانن و ڕێگا بە خەڵکەدەن بۆ ئەوەی کە ببن نەک شەریکی ئێوەن لەم نیشتیمانە و مافی ئەویان هەیە کە خۆیان بۆ خۆیان ببن. بەڕێزت بە ئێمە بە سفڵە و نمەک نەناس و شتانە وەسفەکەی نازانم تۆ خۆت لە چ مەقامێکدا ئەنەی و خەڵکی تری بەرامبەریشت لە چ مەقامێکدا ئەنەی وا تۆ خاوەن ماڵی تو ئێمە میوانێکی ڕزاقورسی ئەم وڵاتەین ینی حەزەکەم ئەو مەفهومانە و ئەو چەمکانە بەجێبێڵی چونکەەوە چەمکێکی کۆنە ئێمە گەشتکە و نەشەی ئەومان کردووە کە بەهارێکی ئازادی هەیە لەم بەهارێکی ئیسلامی گەرایی هەیە وەکو تۆ ناوی ئەنەی بەڵام تۆ بۆچی پێت ناخۆشە دەیان ساڵە دیکتاتۆریەتێکی داپڵۆسێنەر لە وڵاتانە حکومەکە ئێستا و گەلانە ئازادە من لە دیکتاتۆریێت تۆ بۆ کەسێکی وکوخواست بۆچی پێت ناخۆشە ئەمە خاڵت تکال لێکە من پێم نەبڕی تۆش پێم مەبڕە تکال لێکم بە یارمەتی خۆت پێم ناڵێ لە 2005 چوار شەهیدمان هەبوو لە ڕووداوەکانی 2005 حەوت بارەگا من سووتێنرایەکیان ئەندای مەکتەبی سیاسی بوو بە بەڕێزت ناتوانانی پێم بڵێ ئەنجامەکانی ئەو لیژنەیە کاتی خۆی دروستکراچی بوو ئەتوانی پێم بڵێ بە تەحەداوە دەڵێم لە سەردەش عوسمان و قەزیەکانی ئێمە و بیگرەتا ئێستا چ لیژنەیەک زانیاریی ڕاستی لە وڵاتە بە خەڵکی کوردستان بەخشیوە کە ئەم کەناڵە تەلەڤیزیۆنی من و تۆ قسەی لەسەرەکەین سووتێندا ئەو لیژنەیە کە دروست کراچی زانیاریی ڕاستەقینەی بە و خەڵکو کوردستان وت ئەم چاواشەکاریانە کاتی بەسەر چووە دەبێت کەواتە کاک موسەنە ئەمە ئەو هۆکارانی کە باسەکردن ئەوەن کە هاودەنگ دەڵێت ئێوە کاری لیژنەکە ڕەت دەکەنەوە ئێمە کاری لیژنە ڕەت ناکەینەوە بەڕێزم بەس ئێمە بەدگومانی لەوەی ئەم لیژنانەی ئامانجێکیە بێت دوای ئەوە لیژنە کاتێ دروست دەکرێت کە سەلاحێتی پێ بدرێ من نازانمەوە چی لیژنەیە کە چ سەلاحێتێکی هەیە و ئێمە ئەوتم یعنی حتا لەسەر مستەوای نێودەوڵەتی لە لوبنان کێ ڕەفیق الحەریری کوشت بەڕێزم کێ ڕەفیق الحەریری نەک لیژنە محکەمەیەکی نێودەوڵەتی بۆ دروست کرا تا ئێستاش ئەنجامەکانی بەڕای گشتی نەوتراوە چەندین ساڵە تێپەڕی لەبەرەوە ئەم جۆرە بابەتانە گشتی بۆ پەردەپۆشکردنی ئەو تاوانانەیە ئەکرێ پارتی دیموکراتی کوردستان ئەگەر بەرپرس نییە بە دڵنیاییەوە دەزانێت کێ بەرپرسە بۆچی بەڕای گشتی نادا بۆ ئەو کەسانە سزا نادا کە یاری بە چارەنووسی کوردستانەکەن بۆچی ئەو کەسانە سزا نادەن کە سومعەی پێش هەموو کەسێک سومعەی پارتی دیموکراتی کوردستان وەکو هێزێکی سیاسی پڕەکەن لە لەکەداری و شەرمەزاری بۆچی بڕیارەکانی سەرۆکی هەرێم کە باڕاستەیەکی ئیجابی ئەڕۆیشت بۆ ئەوەی کەوا تطبیق بکرێن و چاکسازێک لە کوردستان بدرێ بۆچی لە جیاتی جێبەجێکردنی بڕیارەکانی سەرۆکی هەرێم پارتیشتان شەرمەزار کرد و سەرۆکیشتان ئیحراج کرد و لە جیاتی تطبیقکردنیەوە ئێستا هاتوون بارەگا سووتێنن ئەمە کارێکە دش بە پارتی دیموکراتی کوردستان سومعەتی پێش لە خەڵکی تر بۆچی ئەم کارانە بۆچی ڕێگا ئەدەن دەستگایەکتان لەوێ مەسئولێکتان بەرپرسێکتان کەسێکی نامەسئولتان ئەو کارانە بکاتکە کوردستانیشی پێ عیبدارەکان پارتی دیموکراتی کوردستان کاک موسەنا ببوورە تۆ وەختە زۆر قسەت کرد من پێم وایە بەڕێستان و بەڕێزان لە یەکگرتووی ئیسلامی هەڵەیەکی استراتیژی دەکەن لەوەی کە بیانەوێ سەرقافلەی جەولەیەکی دووەمی ئالۆزی و پشێوەکان بکەن لە کوردستاندا لەبەرەوەی من پرسیار لە بەڕێستان دەکەم بۆچی لە حاڵێکدا هێرش کراوەتە سەر ئەم دوکانی مەیفرۆشی و هۆتێل و ڕێستۆرانت و مەساژ لە زاخۆ لە حاڵێکدا لافیتە نووسراوە باشە لافیتە نووسراوە ڕێخستن کراوە لە سعاتی سەفردا ئەم حاڵە کراوە پرسیار ئەوەیە باشە ئەگەر یەکگرتووی ئیسلامی هیچ ئاگای بێخەبەرە لەم شێوەیە کە لە زاخۆ ڕوویدا باشە ئەوە پرسیارێکە پرسیاری ببوورە کاک موسەنا ببوورە من تۆ منەبڕی ببوورە ئەو پشێوەی کە بەڕێستان ئێوە
بەداخەوە لە ناوچەکانی بادینە ناتانەوە لە حاڵێکدا کە ئەنجومەنی نیشتیمانی کورد لە سووریا لەگەڵ جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان و سەرکردایەتی سیاسی کوردستان کۆبوونەوە لە تەوقیتێکی نزیکدا بۆچی ئەم پشەویە لە کوردستان دانرایەوە پرسیار ئەوەیە من لە تۆ پرسم چێ لە پشتم حاڵەدایە لە کاتێکدا کە هەرێمی کوردستان سەرقاڵی کۆنگرەی نەتەوەییە لە کوردستان و سەرقاڵی ئەوەیە کە ئەجندایەکی سیاسی بۆ هەر چوار پارچەی کوردستان دابڕێژێ بەڵام ئێوە گۆبندەکە بچووک دەکەنەوە بۆی کە هێرش دەکەنە سەر چەند دوکانێکی مەیفرۆشی لە زاخۆ باشە تۆ پێش تۆ قەراری لژنەی بۆ دروستکەی بۆی دەری خەیکێ تاوانبارە ئیستا تۆ خۆت تاوانەکان بەسەر یەکگرتووە بەشەکەی تۆ کابراایکی ڕۆژنامەنووسی دەبێت شەرم بکەی لە گوتنی ئەم جۆرە قسانە چه کاتێک ئێمە جەولەیەکی تێکدان و بشێویمان هەبوو تا ئێستا تۆ بڵێ جەولەیەکی نوێتان دەست پێ کرد ئەتوانی تەنها ڕووداوێکم پێ بڵێ کە یەکگرتووتیایە بەرپرسیار بوو بێ لە هیچ کارێکی تونوتیژی لە کوردستان نەک بە تونوتیژی کردداری بە تونوتیژی لەفزیش ئەتوانی لە ئەدەبیاتی یەکگرتوو جملەیەکم بۆ بێنی ئێستا تۆ خۆت هاتووی ئەڵێ ضربني فبكى وسبقني فاشتكى تۆ هاتووی لێ بەدەی ئەم سووتێنی ئێستاش من تاوانبارەکەی بۆی من بشێویم دروست کردووە ئەتوانی بڵێ ئەندامێکی یەکگرتووی ئیسلامیمان گرت لافتەی نووسی یاخود کاک هاودەنگ لە قسەکاندا کاک موسەنا لە بەڕێزان لە مەڵبەندی یەکگرتووی ئیسلامی لە زاخۆ قسە دەخەنە ناو میدیاوە گۆڕەپانی میدیاوە لەوەی ئەڵێن خەتەری ئەوەمان لەسەرەکی هێرش بکرێتە سەرمان ئەم لێ دوانانە ئێوە ئەم لێ دوانانە بەڕێزان بەڵێ لە کۆی قسەکانتە ئەتەوێ ئەو بڵێ کە سووریا بوو کە یەکگرتووی ئیسلامی کوردستانی هەندا بۆ ئەم ڕووداوانە نەخێر من مەبەستم سووریانەیە بەڵام مەبەستم ئەوەیە کە یەکگرتووی ئیسلامی تەوقیتێکی خراپی هەڵبژاردووە بۆ ئەوەی کە لە هەندێک ناوچەی کوردستاندا پشێوی بنێتەوە یەکگرتووی ئیسلامی من ئەڵێم کاکە زانی بەڕێزان لە یەکگرتووی ئیسلامی من ڕێزم هەیە بۆ بەڕێزان لە یەکگرتووی ئیسلامی ئەگەر پێیان وابێ وەکو ئیخوان مسلمینەکانی میسر و تونس و مەغریب بن ئەمە وانە لە کاتێکدا کە لە تونس و لە میسر بەڕێزان ئیخوانەکانی ئەو شوێنانە لە ژێر زەمینەکاندا ڕێخستنەکانیان کردووە و سەرکوت کراون و بە دەستور قەدەغە کراون یەکگرتووی ئیسلامی دوا قسەمەوەی یەکگرتووی ئیسلامی ببوورە دوا قسەمەوەی یەکگرتووی ئیسلامی دەبێت ئەو حەقیقەتە بزانێت کە لە کوردستاندا نەڕێگەی لێ گیراوە و سوور قەدەغە کراوە ئازادی کاری سیاسی هەیە یەکگرتووی ئیسلامی دەبێت حەجمی خۆی بزانێت کە حەجمی یەکێ لە تایبەتمەندیەکانی یەکگرتوو بەڕێزەکانی دەنگدان حەجمی یەکگرتووە نەک بکەوێتە ئەوەی کە سەرگەرمیەک ڕووی تێ بکالەوەی کە لە بەهاری عەرەزم ئەم سەرگەرمی کە هەموو جارە دووبارەیەکەیتەوە چاوەکەم بەڕێزم ئێمە نەمە غرورین نەخۆمان لێ تێک چووە نەوتومانە ئێرە وڵاتی قەزافی و هەر کەسێکی ترا هیچ وامان نەوتووە خۆمان باژە ناسین ئێوەش باژە ناسین لەبەرەوە ئەم ئەزمونەی سیاسی کوردستان کۆمەڵێکی زۆر ئازادی باشی فراهمێناوە بۆ خەڵکی کوردستان بەس جەنابەت کە ڕۆشنبیری سیاسی دەیە دەزانی یەکسانی ببوورە ئازادی یەکسان نییە بە دیموکراسیەت دیموکراسیەتی حەقیقی بریتێ لە ئیستیعدادی تۆ ئامادەبی بۆ ئاشتیانە گۆڕینەوەی دەسەڵات و بوجە و سەرمایە حکوومەت بەکارنێنی بۆ هیچ جۆرە کارێکی گەندەڵی یاخودکردنی وجدانی خەڵک مەسئلەی ئەوەی کە تۆ هەموو جارە دووبارەیەکەیتەوە ئێمە نەخۆمان بەهاری ئیسلامیمان هێناوە بۆ ئێرە و نەباوەڕیشمان وایە بەڵام ئەگەر تۆ هەمیشە خەڵکی کوردستان بخەیتە بەردەم ئەوەی یاخود بێدەنگ بن یاخود دەنگمەکان یاخودی جۆرە مافێکی دیموکراسی خۆتان بۆ خۆپشاندان بەکارمێنن یاخود هەر ئەمەیە کە هەیە دەبێ پێی ڕازی بن یا تۆ دەڵێ خۆپشاندانێکی ئێمنانەی ئاشتیانە هەر کەسێ بیکان یەکسانت کردووە لەگەڵ تێکدانی باری ئاسایشی کوردستان یعنی تۆ معادلەیەکت دروست کردو خەڵک ئەبێ یا دیموکراتیەتی نەبێ یاخود ئاسایشی نەبێ ئاسایشەکە شکێتێکێدا نابم بۆرە بابسەکانم تەواوکەم تۆ گریمانەیەکت لە مێشی خۆت داناوە یەکگرتووی ئیسلامیت بەوە تاوانبارەکەی کە ئەم جەولەی تێکدانە ئەو دروستی کردووە من لێرەوە تەحەدای بەڕێز نێژەکەم ئەڵێم نەگەیشتی من ئەڵێم یەکگرتووی ئیسلامی دەوێت سەرقەفلەی جەولەی دووەمی پشێوەکان بکە لە کوردستان کە هەڵەیەکی شەترەنجی خراپ دەکات من یەکگرتووی ممارەسەیەکی سیاسی بکات و من ڕێزی
پارتی دیموکراتی من دەتوانم ئێستا دەیانکاری تونوتیژی چاوەکە بەڕێزم کاک تۆ گوێ لە برات بگرە دەتوانم نەک دەتوانم هەموو کەس دەزانێت دەیان هەزار کوژراوی شەڕی ناوخۆمان هەیە بەدەست حیزبەکانی دەسەڵات تۆ توانی تەنها یەک کاری تونوتیژی بۆ بریندارکردنی پەنجەی کەسێک نسبەت بدەی لە یەکگرتووە توانی پێم بڵێ زەحمە نەبێ ئیتر چۆن تۆ من تۆم بادبارەکەی بە تونوتیژی تۆ دەستگای هەواڵگریت هەیە لە دهۆک حکوومەتت بەدەستە پاراستنت بەدەستە شورتە و جێیش و محافەزەت بەدەستە لە بەردەستی تۆ ئەم کارە کراوە ئەندامانی تۆ کردویانە چەکیان پێ بۆ تەقیان لە بیناکە کردو سووتانویانە شورتە لەوێ بوون شاید حاڵ هەیە بینیوەتی لە سیارەی شورتە بنزینیاندا کردو کردویانە بە مەقەڕەکانە سووتانویانە تۆ هاتوویش چاواشە خاریکەکەی لەسەر میدیاکان دەتەوێت بڵێ وڵایە گرتووی ئیسلامی کوردستان ئەم کاری کردووە من بە تۆ دەڵێم و بە لیژنەکەش دەڵێم ئیسپاتی کە یەکگرتووی ئیسلامی کوردستان و کاری کردو تا ئێمە خۆمان پێش هەموو کەش استیقالە بکەین لە یەکگرتوو بەڕێزم ئێمە نامانەوە ئێرە بکەینە مەسڵ سووریا و لیبیا و ئەوانە بەڵام بەسەراحەت دەبێت ئێوەش تێبگەن ئەو زەمان و ئەو کولتورەی ئێوە قسەی پێکەن کولتورێکی بەسەرچووە ئەم وڵاتە وڵاتی هەموومانە پارێزگاریکردنی ئاسایشی ئەم وڵاتە ئەرکی یەکگرتووە پێش لە ئەرکی پارتی هیچ معنایەکی نییە ببوورە کاک مسەنە بڵێ ببوورە ئەوە نە جەنابت و نە منیش و نە تەلەڤیزیۆنی ئارتیش ئێمە ناتوانین پەنجەی تۆمەت بۆ یەکگرتووی ئیسلامی بۆ هیچ لایەنێک ئەوە لیژنەی لێکۆڵینەوە سەرقاڵی ئەوەیە کە لێکۆڵینەوە دەکا ئەو کاتە دادگا مەحەکی ئەوەیە کە یەکگرتووی ئیسلامی یا ئەندام و هەوادارانی یەکگرتووی ئیسلامی لە پشتە و کارن یاخود لایەنێکیکە لە پشتە و کارەیە بەڵام پرسیاری جدی ئەوەیە کە ئەمەی کە کرا لە ناوچەی زاخۆ لە ناوچەی بادینان ئەمە دیاردەیەکی پڕ لە مەترسیە حەقە پێشەوەی کە ئێمە وەکو ڕۆژنامەنووسیان جەنابەتیان کەسێکتر کە هەموو خەڵکی کوردستان محکومی بکالەوەی کە لە کوردستاندا دەبێت یەکگرتووی ئیسلامی ئەو حقیقەتە چاک بزانێت کە لە کوردستاندا پێکاتەی جیاوازەژی و دین و مەسهەب و ئایدیای جیاوازەیە لە کوردستاندا یەکگرتووی ئیسلامی دەتوانێت ممارەسەی کاری سیاسی خۆی بکە بەڵام ناتوانێت نمونەی تالیبان بۆ کوردستان ئیسرات بوو لە یەکگرتووی بدەن کە یەکگرتوو هەوڵی داوە مەسەلەن برایانی مەسیحی و یەزیدی بخاتە ژێر مەترسی من پێم سەیرە ئەم کولتورەی جەنابەت قسەی پێەکەی ئەم زانیاریانەی کە هەتە زۆر هەڵەن تۆ دەڵێی لە کوردستان ناژیدیا باسی حیزبێکی ترەکەی غیری یەکگرتوو یەکگرتووی ئیسلامی جوانترین و باشترین پەیوەندی هەیە لەگەڵ هەموو لایەنە مەسیحیەکان لەگەڵ هەموو یەزیدیەکان لەگەڵ هەموو کەسێکی ئەم کوردستانە تەنها حیزبێکە لە کوردستانە بەرپرسیار لە ڕژانی خوێنی یەک کەسی ئەم وڵاتە تەنها حیزبێکە لە کوردستانە هەموو کەس شایەتی بۆ دەدەن بەشێک نەبوو لە هیچ بارگرژی و تێکدانێکی ئاسایشی تەنها حیزبێکە لە کوردستانە فایلی نییە تۆ دەتوانێت ئێستا تەنها حیزبێکە فایلی نییە تەنها حیزبێکە پەیوەندی من ڕێزی بۆ چونەکانی جەنابەت دەگرم کاک موسەنا ئێستا کاک موسەنا ئەو قسانەی جەنابەت من ڕێزی بۆ چونەکەی من کاک موسەنا من ڕێزی جەنابەت دەگرم وەکو ئەو بۆ چونانێکی ئێستا خەیتە ڕوو بۆ ڕایگەشتی بەڵام من پێم وایە کە ئەو کردەوانەی لە ناوچەی زاخۆ سێمێل و منتەقەکان ڕوویدا ئەمە تاڵەموویەکە نێوانیان لە نێوان ئەو کردەوانەی کە لە کردەوەکانی تالیبان و لە ئەفغانستان ڕوودەدا ئەوەی کە لە زاخۆ کرا ئەو حاڵەمان بردێنێتەوە کە لە ساڵی 99 لە هەولێر تێزاب بە قاچی ئافرەتدا دەکراوە لە نایانەی بروسێک لە گەڕەشی ئیسکان لە هەولێر یانەی بروسێک خانەوادانە چونیان تەقاندەوە ئەمەی زاخۆ ڕوویدا ئەمە ئەومان بدێتەوە من ڕێزم بۆ یەکگرتووی ئیسلامی هەیە گوێم لێگری چاوەکەم جەنابەت کابرایەکی ڕۆژنامەنووسی ڕۆشنبیری تکال لێکەم قسەیەک مەکە خەڵکی پێکەنینیان پێ بێ هەموو کەس مێژووی یەکگرتووی ئیسلامی دەزانن بۆ جەنابەت جوان نییە باسی تێزاب و تالیبان و نازانم چی من پێ دەڵێم تەحەداتەکەم تۆ بڵێ فلان کردار لەسەر ئێوە سەلماوە ئەنجامتان دابێتەوە وەڵامت پێ نییە جەنابەت ئەم قسانەی کە دەیکەی قسەی کەسێکە کە سەردەمێکە بەسەر چووە هەموو کەس یەکگرتووی ئیسلامی کوردستان دەناسێ و هێزە سیاسەکانی تریش دەناسێ تۆ ناتوانانی ئێستا بەو ئاسانیە تۆ سومعی یەکگرتوو بخەیتە ژێر پرسیار حیزبەکەی خۆشت بەو تعبیر و بەو قسانەی تۆ ڕازینین چونکە بەڕاستی تۆ محامێکی باش نیت لە حیزبەکەی خۆشت کە لە وەڵۆی دیعایەوە دەکەیت تۆ دەڵی سەر بەخۆی ئەگەر چاوەکەم بێڵە من قسەکانم شێوەیە نابێ
بەو شێوەیە نابێت فەرموو من وتەبێژێت حزبێک نیم ببوورە ناخر خۆوازە هەتابی لە من ڕۆژنامە نووسێکم باشە ئازادی قیچێکە خۆ پارتی بوون عیب نیە چاوەکەم ئەوش حزبێکی سیاسیم کوردستانێ و هەر کەسیش پارتیە بە ئازادی خۆی پارتی من کادرێکی پارتیم بەڵام وتەبێژی پارتی نیم منی شەروەها ئێستا بەناوی گرتو قسە ناکەم من بەناوی مامۆستایەکی زانکۆ قسەکەم زۆر تەبیعیە هەمومان پێش لە هەموو شتێک مرۆڤ کوردین یعنی پێش هەموو شتێک چاوەکەم بەڕێزم ئەم ڕووداوانەی کە ڕووی داوە ئێستا ئەم مەلەف تێکەڵکردنی ینی چی تۆ دەتوانی بەم خەڵکی کوردستانە بەم ئاسانیە چاواشەکەی باشە من دەڵێم ئەوەی زاخۆ پەیوەندی بەوە هەبووە کە هێرش کراوەتە سەر مەیفرۆشی و مەساج و هەر شتێکی تر دەتوانی پێم بڵێ لە قەسرۆک چی ڕوویدا بوو کە بارەگاکە یەکگرتوتان سووتان دەتوانی پێم بڵێ لە دۆهۆک چی ڕوویدا بوو دەتوانی پێم بڵێ لە سێمێل چی ڕوویدا بوو هیچ ڕووی نەدابوو هیچ علاقەیەکیشی بۆ حەدەسەوە نەبوو لەبەرەوە ئەم ئەتوانی پێم بڵێ 2005 چ بارەگا و مەیخانەیەک و برادێکی مەسیحی یاخود یەزیدی کەوتو بۆ ژێر مەترسی ئەم قسانە بەڕاستی هەر هەمووی مەحکومکردنی ئەو منطقەیە کە تۆ قسەی پێەکەی چونکە منطقێکە لەگەڵ هیچ دەراوێشتێکی مەوزوعی ناگونجێ تۆ حقایقەتەکان ئاوەژووەکەی تۆ لێرە منت کوشتۆ ماڵە سووتاندوم و 20 کەس لەناو دهۆکە دەستگیر کردوم ئەندامی مەکتەب سیاسی و سێرۆکی کوتلەیە گرتووی تێدایە لە پەرلەمانی عێراق تۆ ئێستا پێم دەڵێ ئەمانە باشە بۆچی ئەم کارانە ئەنجامە دەی بۆچی ڕاستیەکان بە خەڵک ناڵێ باشە من لە جیاتی یەکگرتوش پێت دەڵێم دەتوانم ئەم قسەیەت پێ بڵێم چونکە دڵنیام لەو مەسەلەیە دەڵێم تۆ لیژنەیەک دروستکە ڕاستیەکان بەڕای گشتی بڵێ ئەگەر یەکگرتو محکوم بوو من دێمەوە ئەم شوێنە لەم کەناڵەوە ئیستیقالەکەم لە یەکگرتو ئەگەر ئەوە یەکگرتو بۆ جۆرە کارانە ئەنجام با من یەکگرتو نابم هیچ کەسێکی بە وجدانی ناو یەکگرتوش یەکگرتو نابێ ئەم جۆرە هەر کەسێکیش لە یەکگرتو بەرپرسیار بوو لەو حادیسەیە و یەکگرتو فەسڵی نەکرد تۆ بە من بڵێ ئەو کاتە تۆ ڕاست ناکەی ئەم جۆرە منطقە قسەی پێمەکەم جاتان لێکەم وەختێ تاوانەکان ئەنجامە درێن ئەزانی چۆن دەستدرێژیکردن ڕێگام دەبەسە و جملێ بڵێم دەستدرێژیکردن بۆ یەکگرتووی ئیسلامی کوردستان دەستدرێژیکردنە بۆ ئازادی سیاسی بۆ مافی مرۆڤ دەستدرێژیکردنە بۆ دیموکراسیەت بۆ ئازادی هەموو حیزبە سیاسیەکانی کوردستان لە کەدارکردنی سومعی هەرێمی کوردستانە لە کەدارکردن و عیبدارکردنی حیزبی پارتیە تۆ بۆچی دیفاع بۆ لە جەبەیەکی دۆڕاوی ئاوا شەڕەکەی من ببوورە تۆ بە هەڵەتێک گەیشتووی لەوەی کە ئێمە پاساو ناهێنەوە بۆ ئەوەی کە هێرشراوەتە سەر بارەگای ئێوە لە حاڵێکدا هێرشراوەتە سەر بارەگای ئێوە ببوورە ئەگەر باوەرت بە ڕێی بەرامبەر هەبێ تۆ ڕێگە بە من بدە بەم قسە بکەم بەس من پێ دەڵێم پرسێ جوابم بەرەوە بۆچی لە قسەکانت ڕاکەی تۆ دەڵێ ئێوە وەکو تالیبان ڕەفتارەکەن تێزابتان بە خەڵکا کردووە جەولەی دووهەمتان لە شەڕ نازان دەست پێەکەن بۆچی ڕاکەی لە قسەکانت کاک موسەنا من ئێستا شێڵێمەوە کە من نەموتووە یەکگرتووی ئیسلامی و تالیبان بەڵام من ئەڵێم ئەو کردەوانەی کە لە سنووری بادینان ڕوویدا لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا تاڵەموویەکان هەیە لە نێوان ئەو کردەوانەی کە لە ئەفغانستان لەلایەن هێزەکەی تالیبانەوە دەکرێت ئینجا من ڕناکەم لە بۆچوونەکانم من پێم وایە کە ئێمە نەمانوتوە ئەوە یەکگرتووی ئیسلامیە بەڵام ئەوە تۆی دیفاعێکی سەرسەختەکەی لەوەی کە یەکگرتووی ئیسلامی بێبەریە لەو حاڵەی لەو ڕووداوانەی کە لە ناوچەی بادینان ڕوویدا من پرسیار لە تۆەکەم باشە یەکگرتووی ئیسلامی ئەگەر بێبەریە لەو ڕووداوانەی کە ڕوویدا خێرە لە ماوەی هەفتەی ڕابردوودا بارەگاکانتان نەسووتە باشە تۆ سی خانەوادە سی خاوەن دوکانی مەیفرۆشی ببوورە سی دوکانی مەیفرۆشی کە سی خانەوادە و بنەماڵی پێوە بژێوی ژیانیان پێ بەرەوە دەچێت هۆتێل شوێنی کەشتیاری ڕێستۆرانت لە حاڵێکدا ئەمانە بسووتێن باشە من پرسیار لە جەنابەت دەکەم بۆچی هێرش نەکراوەتە سەر بارەگایەکی حزبێکی دیکە لە حزبەکانی کوردستان بۆ هێرشکراوەتە سەر بارەگاکانی یەکگرتوو لە حاڵێکدا من ئەمێ بەڵگەیەکم بدەیت لەوەی کە ئەگەر ئەندامێکی پارتی دیموکراتی کوردستان ئەفسەرێکی پارتی دیموکراتی کوردستان لە ناو بارەگایەکی یەکگرتووی ئیسلامیدا گیراوە بۆ پیشانی نادن لە کەناڵەکانی ڕاگەاندنتان باشە من زۆر سپاس زۆر چاکە جەناب دەڵێ کێ کردوێتی ئەم کردارانە و بۆچی یەکگرتوو بەرپرسیارە لە مەسەلە و بۆچی هێرشەکرێتە سەر بارەگاکانی یەکگرتوو من پێم وتی لە سەرەتای بەرنامەکەەوە بەڕێزم ئەگەر لە 2005 لە یەکەمین انتخابات یەکگرتوو 90,000 دەنگی هێناوە لە 2010 63,000 دەنگی هێناوە
ئەوە تحلیلێکی منطقیە بۆی بۆچی تۆ ڕقت لێگرتو یاخود قەڵسی بێگرتو یاخود بەوجودی زعاجی نەخێر من پیرۆزبایتان لێکین دەست خۆش سپاس چاوەکەم بەس بە فعلی بیکە بەو منطقی بە منطقی بیرکردنەوە تعبیرت بیکە نەک بە سەرزارێکی و لەو لاوە هەرچی تاوان و تۆمەتە بیخیتە ئەستۆ یەگرتو یەگرتو تەنها ڕکابەرێکی سەرەکی پارتی دیموکراتی کوردستانە لەو ناوچاوانە زۆر سروشتیە ئەم شتانە ڕوو لە ئەو بکەن لە مەسئلەیەکی شاکە کە ڕەهەندێکی ئاینی هەیە خەڵکێک بە سۆزێکی ئاینی چووەتە سەر بارەگایەکی لەشفرۆشی یاخود بارەگایەکی مەیفرۆشی ئەوە طبعاً زۆر ئاسانە توانری بیلچێنی بە تەیارێکی ئیسلامی و بە تایبەتی ئەگەر بتوانن لە ڕێ ڕاگەاندنەوە چاواشەی خەڵک بکەن لەسەرەوەی کە یەگرتو پەیوەندی باشە من بە جەناب دەڵێم پێش ساڵ و نیوەیەک تقریباً ساڵێک ساڵ و نیوەک لەمەوە پێش هەر کادرەکانی خۆتان خەڵکی ینی خەڵکی ئەو شارەی سەرسەنگ چوونە سەر شوێنی لە شوورەشی و مەیفرۆشی لەو کاتە شایەوە هیچ پەیوەندیەکتان لە بین یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەو ڕووداوەدا دروست نەکرد و من ئاگام لەوە هەیە کە شوێنی تر هەبووە بە هەر بە بڕیاری سەرۆکی هەرێم لەو شوێنانەدا داخراوە 36 ئافرەتی لەشفرۆش لە ساڵێکا لە دۆ کوژران هیچ کەسێک لە دوور و لە نزیکەوە یەکگرتووی ئیسلامی کوردستان بەوە تاوانبار نەکرد هەر ئەو کارانەش ئەکرا لە دۆکە ئێستا بۆچی لەم لەحزە تاریخیا تۆ من تاوانبارەکەی بۆچی لەشفرۆشەکانی ناو دۆک لە ساڵەکانی پێشوو من نەبووم بۆچی ئەوەی سەرسەنگ من نەبووم بۆچی ئەمەی زاخۆ منم ئەی باش ئەوەی زاخۆ بۆچی تحقیقێکی منصف و مۆزوعی ئێستا ئەو کەسانی کردویانە هەموو لە گرتە ڤیدیۆیەکان دەرەکەون بۆچی هەواڵگیریەکان یاخود بە ئێمە ناڵێوانە کێن مەگەر تۆ نازانی ئەو بە ئەو مامەستا بەڕێزەی کە خوتبەی داوە پارتیە لە ئەنگری پارتی و پارتیە بۆچی سلمێنی بەسەر کاک موسەنا هەر زانیاریەکانی جەنابت و بەوردی چاودێریکردنتەوەی ئەو ژمارانە کە بە منەڵی ئێستا لەسەر NRT دەلالەتیەوە کە ئێوە بە گرنگیەوە بایەق بەم کێشەیە دەن و خۆتان بۆ ئامادەکردن بە مەسلەی لەشفرۆشی و مەیفرۆشی وەردیاردەیەکی دزیوتری کوردستان بەڵام بە هیچ شێوەیەک ڕێگا بە خۆمان و نە ڕێگا بە خەڵکیشە دەین لە دەرەوەی یاسا ڕوبەڕووی ئەم حاڵەتانە ببێتەوە ئێمە بە هیچ شێوەیە ئێمە لە دراوسێمان لە مەکتەب سیاسی سلێمانی دراوسێکەمان سنتەری مەساجی هەیە دراوسێکەمان 10 مەتر لە بینمانایە هیچ دەست درێژێکمان بۆ نەکردو هیچ کەسێکی لای ئێمەوە نەچووە ناوچاویشی گرشتکار بەردەمیانە ئەو شتانە بەڕێزم ئێمە گەورەمان لەم شاری سلێمانیا هەیە جادەی مەلیک مەحموود پڕێتی سنتەری مەساج لەم بەر و لەو بەر ئێمە ئەم کارانە بەکارێکی دزێوەزانین دەڵێن ئێوە حکوومەتەکەتان لە بواری وەبەرهێنان و خڕەخساندنی فرسەتی کارە حکوومەتێکی فاشلە دەتەوێت بە من بڵێ بە دروستکردنی مەیفرۆشی و لەشفرۆشی فرسەتی کار بۆ خەڵک دروستەکەی بەڕاستی ئەمە منطقێکی زۆر نامنطقیە زۆر یەکەم ئێوە خۆتان تا دو سێ ساڵ ئێوە خۆتان تا دو ساڵ ببوورە ئێوە تا دو ساڵ ئێوە تا دو ساڵ بەردە ئێستا ببوورە ئێوە تا دو ساڵ بەر ئێستا خۆتان بەشدار بوون لە حکوومەتێک کە ئێستا پێی دەڵێن فاشیل ئێستا بیرتان کەوتەوە یەک ئەتوانی پێم بڵێ لە چه تاریخێکدا دەتوانی پێم بڵێ لە چه تاریخێکدا ئێوە بە تایبەتی جەنابەت و بە تایبەتی دام و دەستگاکانی یەکگرتووی ئیسلامی لە کوێ بەڵگەیەکی یاسایی یاخود شکایەتێکیان لە شار و لە شارۆچکەیەکی سلێمانی بیان لە زاخۆ بێ یا لە شوێنەکانی دیکە بێ شکایەتێکیان لە شوێنێ کردووە کە پێیان وا بێەوە کاری لە شفرۆشیە یاخود کارێکی نەگونجاوە لەگەڵ داونەتی کوردەواری بەڕێزم تێگەشتنی لە ئیسلامیش و لە سیاسەتیش و لە کوردەواریش زۆر لەوە قوڵترە کێشەکانی ڕئیسیەکانی خەڵکی کوردستان واز لێبێنین بڕۆین بنیشین بەوەی ئەمە بارەگای لە شفرۆشیەوە ئەمە بارەگای جگەرە فرۆشیەوە ئەمە بارەگای مەیفرۆشیەوە ئێمە زۆر لەوە قوڵتر لە دینیش و لە چاکسازیش تێئەگەین ئێمە دەزانین ئەو خەڵکانی لە شفرۆشن هیچ کامیان بە حڕێتی خۆیان لە شفرۆش نین لەبەرەوەی ئێوە فرسەتی کاری بۆ نەڕەخسێن دەبێتە لە شفرۆش ئێمە دەزانینەوەی کە مەیفرۆشە ئێوە حاڵەتێکی واتان بۆ خەڵکە دروست کردووە سبەینێ لە مەراق و لە بێئومێدی هەر دەبێ ببنە مەیخۆر و حەبخۆر بەڕێزم ئێمە دەڵێن ئیسلاح و چاکسازی لە کوردستان زۆر لەوە ڕەهەندەکانی قوڵترن ئاینداری خەڵکی کوردستانیش نەبەسراوە بە مەسەلە ڕواڵەتیانەوە کە دیاردەیەکی هامیشیە لە کۆمەلگای ئێمەدا دیاردەیەکی سەرەکی نییە ئەو کەسەی لە ئیسلامیش و لە سیاسەتیش تێبگا دەزانێت کە ئامانجە سەرەکیەکانی دین بریتیە لە بەرقەرارکردنی عەدالەت و یەکسانی و نەهێشتنی هەژاری و ئەوانە دەبێ ئامانجی حیزبێکی ئیسلامی بن لە کاتێکا خەباتی سیاسیەکە نەوەک خۆبەستنەوە بە دیاردەی ئەمە تەنورەی ئافرەتێک چەند سانتیمەتر بەرزە و چەند سانتیمەتر لە خوارەوەی و کێمەیە خواتەوە لە کوێی خواتەوە ئەمانە هەموو قەزای هامیشین لەگەڵ هیوادارم کە بەڵام چارەسەرکردنی هیوادارم کە ئێوە
وەکو یەکگرتووی ئیسلامی لەوە تێبگەن کە خەڵکی کوردستان ببوورە خەڵکی کوردستان زۆر لەوە وشارترە کە بە دروشمەکانی ئێوە یا بە مستەڵەحاتی ئێوە بەلاڕێدا ببرێن. کۆمەلگای کوردستان زۆر لە وشارترە کە ئێوە لە باتی پرۆژە ئەم دروشمانە بە خەڵک بفرۆژنەوە. باشە من بە جەنابت دەڵێم تۆ واز لە ئایدۆلۆژیا و شەڕی ئەوە بێنە مەیفرۆشە و حەبفرۆشە و نازانم چی واز لەوە بێنە. ئەوانە هەموو مەسلەیەکن بەڕای ئێمە دەبێت لە چوارچێوەی یاسا چارەسەر بکرێن. یعنی ئەگەر من ناڕزایەکم هەبێت لەسەر ئەو مەسئلانە دەیبەمە پەرلەمانی کوردستان دەبێت بە پرۆژە یاسایەک ئەو شتانە قەدەغە بکرێن یا خوڕێگان پێ بدرێ. بەس ئەم دیاردە ناسروشتیەیش کە لەسەر حاڵەتی کوردستان دروست بووە دیاردێکی قێزەونە بێگومان لەش فرۆشی دیاردێکی قێزەونە مەیفرۆشی بەم ڕواڵەتی کە ئێستا لە کوردستانە هەیە لەو شوێنانەی کە مناڵ و خێزان دائەنیشن شوێنە گشتیەکانی سەیرانگاکان مەی خواردنەوە لەو شوێنانە لە ئەوروپاش ڕێگای پێنادرێ. یعنی ئەم کێشانە پێویستیان بە چارەسەرە پێویستیان بەڵام بەچی با پێت بڵێم بەڵام ڕێگەی یاسایی هەیە ئەوە دەتوان ڕێگەی یاسایی بگرنە بەر نەک خاندانی خەڵک خۆمت پێ بڵێم بۆی دوای من تۆمەتبار نەکەی. ئێمە دەڵێن مافی خەڵکی کوردستانە لە دژی ئەم شتانە هەنگاو بنێن مافی هەر حیزب و هێزێکی سیاسی کوردستانی هەر ناو ناتۆرێکیە بێ لە دژی ئەمانە پرۆژە یاسا بخاتە پەرلەمان بۆی بە یاسا ئەو شتانە چارەسەر بکرێ و حتا ئەگەر خۆپیشاندانیش لەسەر هەر دیاردەیەکی ئەم کوڵاتە بکرێ ئێمە دەڵێن دەبێ خۆپیشاندان ئاشتیانە بێ بۆ بەردەم بارەگاکانی حکوومەت بێ بۆ تعبیر لە ڕەئی بێ دەست درێژی و کاولکاری و تێکدان و سووتاندن کارێکن لە دەرەوەی یاسان لە دەرەوەی ڕێگا و ڕێسا دیموکراسیەکانن نە باوەڕمان پێێتی نەئیکەین ئەوەی کە ئێمە باوەڕمان پێێتی دەڵێن سەروەری خەڵکی کوردستان ئاسایشی خەڵکی کوردستان لە ڕووی شەرعی و لە ڕووی دینیەوە ئەهەمیەتی زۆر زیاترە لە مەسئلەی چارەسەرکردنی کۆمەڵی دیاردەی ئەو شێوەیە ئەگەر کەسانێکیش هەوڵەدەن چارەسەریکەن دەبێت بە ڕێگایکی دیموکراتیانە و یاسایی چارەسەری ئەو دیاردانە بکەن حیزبی عەدالەت پرسیارێکە زۆرێک ڕخنەگران کاک هاودەنگ دێنەوە لای جەنابەت زۆرێک لە ڕخنەگران و نووسەران ڕخنەی ئەوە دەگرن کە سیاسەتمەدارەکانتان بە شێوەیەک لە ڕاگەندەکانەوە بە شێوەی دیپلۆماسی و یەکتر قبولکردن و تەوافقی سیاسی و بەو جۆرە قسە دەکەن بەڵام لە مزگەوتەکاندا لە شوێنە داخراوەکاندا بە جۆرێ قسە دەکەن کە یەکتر قبولکردنی تێدا نییە و تەکفیری تێدایە. ئێمە قەناعەتمان وایە ئەو کەسانێک کە ئێمە بناسن لە نزیکەوە دەزانن ئێمە زۆر خەباتمان کردو بۆ ڕیشەکێشکردنی کولتوری تەکفیر و لەسەر ئەوە بەحس و دیراسەمان هەیە دەتوانێت کەسێک بێتە لامان ئێمە پەیڕۆ پرۆگرامی پەروەردەیی ڕێخستنەکانی خۆمانی بدەینێ کە چۆن ئێمە بە خولی پەروەردەیی بە نووسین بە منهجی داخلی خۆمان چۆن ئێمە تەکفیرمان ڕیشەکێش کرد لە وڵاتە کاکە وڵاتە هێزی ئیسلامی تێدا بوو باوەڕی بتون و تیژی هەبوو ئێمە ڕۆڵمان هەبوو لەوەدا کە ئەو ڕەوتە لە کوردستانە و ئەو جۆرە خەباتە لە کوردستانە کۆتایی پێبێ لەبەرەوە هەر جۆرە تۆمەتێک لەم تۆمەتان ئەخرێتە ئەستۆی ئێمە ئێستا بەڕاستی ئەمە تۆمەتی ئەو حیزبانەیە کە لە دەسڵاتە فاشیلن دەیانەوێت مەسئلەکان ببەسن بە مەسائلانەوە من وازح پێ دەڵێم ئێستا ئیسلامیەکانی کوردستان و ئیسلامیەکانی دەرەوەش ئەوە لە مەسەر ئەوە لە تونس ئەوە لە مەغریب دەبنە پێشەنگی کاری سیاسی ئێمە هەمومان لە تورکیا ئێمە باوەڕمان وایە ئێمەش قەرەوەکو ئەم قەناعەتمان وایە دەبێت سەردەمی ئایدۆلۆژیا کۆتایی پێات لەژێر عنوانی ئیشتراکیەت چەپگەرایی ئیسلامگەرایی لەژێر هەر عنوانێکە نابێت سەردەمی ئایدۆلۆژیا فرۆشتن بە خەڵک کۆتایی پێات سیاست یعنی پرۆژە سیاست یعنی ئینجاز لەسەر مەیدانی واقع ئینجیانی خڕزگارکردنی خەڵک لە گەندەڵی لە فەساد لە زوڵم لە پەراوێز خستن نەبوون لە چارەسەرکردنی گرفتی یەکسانی گرفتی هەژاری گرفتی ئەم مەسائلانە هەر هێزێکی سیاسی بە ئیسلامیەکانی شەوە کە ئێستا لە انتخاباتە سەرەکەون بە ئێمەشەوە و بە برادرانی کیتی و پارتیشەوە لەم بوارانە فاشیل بن دەبێ بڕۆن ئێمەش سەرکەوین لە انتخاباتە ئەو ئیسلامیانەش ئێستا سەرەکەون لە وڵاتانە ئەگەر نەتوانن پرۆژە بە خەڵک پێشکەشکەن نەتوان ئینجازی حەقیقی دەستەبەرکەن بۆ ئەو خەڵکە دیموکراسیەتێکی حەقیقی بۆ وڵاتەکە دروستکەن یەکسانی دروستکەن هەژاری لەناوبرن فرسەتی کار دروستکەن ئەگەر نەتوانن دەبێ بڕۆن لەبەرەوەم ترساندن و تۆقاندنە لەوەی ئەمە تالیبانە و ئەمە ئایدۆلۆژیای وایە و ئەمە تەکفیرە ئەم قەوانە دەبێ بۆ کۆتایی پێبێ بۆ جاری ئەخیر تۆ ڕێگام پێ بدە من ئەزمونێکت پێشکەشکەم لە بواری سیاسی هەروەکو ڕێگات پێدام وەکو خۆی دەڵێ ڕێگامان پێدان وەکو ڕێگاتان پێداین ببین ئەوە بینیتان ئێمە حیزبێکین فکری لە دژی تەکفیرین لە دژی هەر جۆرە هەڵمانێکین بۆ غیرە موسڵمانەکانی کوردستان لە دژی هەر جۆرە پاوانخوازی و دیکتاتۆریەتێکین
ئێمە هیچ وەختێک یعنی حیزبی خۆمان و منبەرەکانی حیزبی خۆمان بەکارهێناوە بۆی جۆرە هەڵمانێ کەواتە ئاسۆی ئەم دۆخە بەرەو کوێمان دەبات ئێستادا؟ من دڵنیام لەوەی ئەم ئاسۆی ئەم دۆخە بەرەو هێوربوونەوە چێت چونکە پێش هەموو کەسێک بە وجدانەکان و عاقڵەکانی ناو حیزبی دەسەڵات دەزانن ئەمە لە بەرژەوەندی ئەوان نییە و ئەمە بەڕاستی من دەڵێم هەر کەسێک لە بەرژەوەندی پارتی تێبگا دەزانێ ئەمە پێش هەموو کەس تاوانە بەرامبەر پارتی کراوە پارتی عیبدارەکرێ پارتی بۆ تۆمەتبارەکرێ کامە باوەڕی بە فرەی حیزبی نیە و باوەڕی بە دیموکراسیت نیە و باوەڕی بە جیاوازی نیە و نایەوە خەڵک ببێ پارتی بۆ تۆمەتبارەکرێ کە شتێک نەبوو لە کوردستانە بە حیاتی ببیسرێ بڵێن بارگژی لە نێوان مەسیحی و یەزیدی و مسلمان ئێستا لە ڕاگەیاندنەکانی پارتی و ئەم بانگەشیە لێ بدرێ ئەمە بەڕاستی زەنگێکی خەتەرناکە و ئەمە بێسومعەکردنی پارتیە لەبەرەوە من قەناعەتم وایە دەنگی عاقلانە و دەنگی بە وجدانی ناو پارتی زاڵە بێ لەسەرەوەی ئەم دۆخە بەرەو ئەوە بڕوە احتراف بۆ بکرێ ئەمە تاوان بوو ئەمە هەڵە بوو وەکو جارانی پێشوشە احتراف بۆ کارە کراوە و قەرەبوش دەکرێتەوە بەڵام ڕەنگە ئەگەر ئەم دەنگە زاڵ نەبێت دیارە ئەوە ئیرادەیەکی تر هەیە بە ئاراستی تێکدانی وەزعی کوردستان نەک لە ئێمە و لە خەڵکی ترەوە و ئەمە معنای ئەوە نییە کە بە هیچ شێوەیەک یەکگرتووی ئیسلامی کوردستان وەکو ئێمە لە ئەدەبیاتی خۆمانەوە فێری ئەندامەکانەکەین دەڵێن ئێمە کوڕەچاکەکەی حەزەتی ئادەمین بیشمان کوژن ناتان کوژین یعنی ئەمە لای ئێمە استراتیژیەتە مەسەلەی تەکتیک نییە ناتوانم بتکوژم بۆیە ناتکوژم تۆ بشم کوژی من ناتکوژم باوەڕم پێی بەڵێ کەواتە بەڵێ مستەنا کەواتە کاک هاودەنگ زۆر بە کورتی هەمان پرسیار ئاسۆی ئەم دۆخە بەرەو کوێمان دەبات لە ئێستادا؟ لە ڕاستیە من نامەوێت بچمە سەر وردەکاری قسەکانی بەڕێز مامۆستا موسەنا کە بەداخەوە باس لە حزبی دەسەڵاتەکە کە پێی وایە کە حزبی پاشیلە و نازانم ئەم جۆرە شتانە من ناچمە سەر ئەو ئاسەی کە وەڵامی بەڕێزیان بدەمەوە بەڵام لە ڕاستیدا دەبێت گرتووی ئیسلامی لەوە تێبگات کە ئاکەپەی تورکیا نییە دانوستان لە نێوان شەرق و غەربدا بکات بەڵکو ئەو کردوانەی کە لە ژێر سایەی ئەجندای یەکگرتووی ئیسلامی ڕوودەدەن ئەمە تالیبان بەرهەمدێنێ لەبەرەوە من هیوادارم کە یەکگرتووی ئیسلامی جارێ حکمی پێشوەختە نەدات لەوەی کە پەلاماری پارتی بدات یا تۆمەت ببەخشێتەوە بۆ لایەنێکی سیاسی و تایبەت پارتی دیموکراتی کوردستان چونکە وەک لە بەیاننامەکەی مەکتەبی سیاسی پارتی داهاتوە یەکگرتووی ئیسلامی بە گوێرەی قانون دەبێت داوای لێبوردن لە پارتی دیموکراتی کوردستان بکات چونکە بەبێ هیچ بەڵگەیەک لایەنێکی سیاسی تۆمەتبارەکە لە کاتێکدا کە پارتی لە ڕابردوودا قەت یەکگرتووی ئیسلامی تۆمەتبار نەکردووە ڕاستەخۆ کە ئەو کردوانەی کردووە لە ناوچەکانی بادینە. بەڵێ سپاس بۆ زۆر سپاس لەبەر کاتەکە زۆر بە کورتی من پێم سەیرە ئێستا و پێی عەجایبە من بڵێم حیزبی دەسەڵات فاشیل بۆ کاکە لە وڵاتێکی تر ئەمە ڕووی بدایە یەکسەر ئەگەر سەرۆک وەزیرانی استیقالەی نەکردایە وەزیری ناوخۆی استیقالەیە کرد ئەمە فەشەل نییە هەر منیش ئەگەر یەکگرتووش کردبێتی تۆ فاشلی بۆ هێشتا بیکەم من چەند سانیەک باوەڕتان بە لیژنەی سەرۆکایەتی هەرێم نییە باوەڕتان بە لیژنەی لێکۆڵنی وەزارەتی ناوخۆ نییە باوەڕتان بە بەیاننامەی حکوومەتی هەرێمی کوردستان نییە ئێوە باوەڕتان بە چی هەیە بەس حەزەکەم زۆر سپاس بۆ مستەنا ئەمین مامۆستای زانکۆ کە لە سودەی NRT ئامادە بووە واسپاس بۆ هاودەنگ فاروق لە هەولێرەوە کە ڕۆژنامەوەسە سپاس بۆ ئامادەبووتان و سپاس بۆ زانیاریەکانتان سپاس. بله تماشاوانên هێژە هەر سەروان بویەرên ku li zax û Eldokê û derdorên wê çêbûyîn niha Necîb Abdullah serokê fraksiyona Yekgirtûya İslamî li Parlamenta Iraqê bi me re ye berê ev demê te baş. Belê xandina te çi ye ji bo vê rewşeniha hatiye rojevê li Kurdistanê û bi taybet li devera behdînan? Belê Bismillahirrahmanirrahim. Li destpêkê spasiyetkem bo evê derfetê. Prosya frîdanê duî çêbûn û heta birket berdewam hindek rîdanê nexwaziyar bûn li devera me abadîna hatîne encamdanê bi taybetî evî kavdanê nazik da evê evrûke em hemî zanîn çi behsê navçê bikên rengekê giştî an evrûke ser astê Iraqê ku ev navçetê dadbûrî din بدیتنامن net berjewendiya hiç lahenekî da bû çi behsê lahenê de salatdar bikeyin an behsê opozisyonê bikeyin ev rîdanê çê bûn cêdaxê bûn
و امید گلوی چندی افریقی دان و چون بس امید گلوی چندی کو بیتویه سرکرداتیا سیاسی و کردستانی همی هولید خو بمزی خیتنج بو هنده کو اوی ازمی چاره سرکن بزیترین دم و برفندک آقارید خرابتر و نچید. بله برس تراگاندن یکگرتوی ده هاتیه بلاف کرن که تو ایرو هاتیه دست سر کرن سدم دست سر کرن آتا جبوی چی فدگرت الکودر تو هاتیه الکیر تو هاتیه دست سر کرن من براستی بو گلک دستگاه تراگاندن افریکاف خبری هنه راز وکر اسناد اومد دست سر کرم افریکا پشتی کل توی از بارگویت مهاتینه صوتن الوان چند جها افریقا مکو سرکرداتیا کردستانی کردستان الدبر آبادینا کمبونک مکر المالامه امری نشتیم پشتی کوبارگات یا صوتن کمبونا مجی کارمان جاوه بو که ام اوی وضعی برف آرامی و برف هوریه برهند پشتی تقریبا نزدیکی 2 ساعت که پولیس هات بس اوی تاطین درگهی دای 3-4 مروکت مدنی بون و پریز و احترام هات نجورو کتی ام بیتاتین مبریار هش محکمه که اویل بیده رینشتی بین بنگاگ پولیسا بس از بود گل سید اسلامیت روشیجی یا آماده بو گوتین کردونات مطلوبن على اعتبار مندان پرلمانین بس پشتی کو برپرس مالبندی سید غازی و گل که تمر کوچری پیوندیه کر الفرماندی بو گوتی از حس کم دیدارک مهبیت نابرا و هر دو کادا من فردی تجب بشكدار بهم قلت انا مطلوبي قلت اف وضعه بتفيه يعني افرنشنا اجدد باجدار بهم ابي رنجي شومو سيد اسلامي جدي سهر وصان قال برادرتي شو مقصد منا دست سركرم بو بلكي بهذه رنجي بو وام شوين الويلي طبعا بتر شيك من جمير ما اخفتن سردي باباتي كيرو ام ديف داب افي درنجامي در كفتين كو بتفيه همیلاین هول بدن کو اوی وضعی هور بکن امش لای خوب ما گوت ایجاره نشنیزیک نجدیر ما هیچ پیوندید گری دون زخونه بوینه و ابرو کراس هم گلکت ضررمند بوینو جداخی کجاره کدی بارکایت مزیرانگی هاتی نسوتن و هر دیسا او کن ترخمیش اختیار کرد و چنا بیتن هزید امیر زیرانگی یعنی 5 سالیه بکن حتی با افریدان ریبدن ما تأكيد تربية چندی کرد کو همی اندامت خمه داگدار کردین نه چکن بنا بکن نه وضع بخو وضعی که یه متوتره نه بر جوانده نه کردستانی ده نه بر آبادی نه کو وضع برفندی و بچیدن ما خلق خو یه توجیه بفرید کری و رینمایت بفرید کرین کو اوان کن بنا نکن ما گوتی پیتوی هنش شلایانی خو اف چندی توگیر تیم بردن بس راستی چه داخی بو نه بس او نه بردن بلکه هندکی تشی کاب نگردن و حتی بگویشید گرتینه و از دوپاتت که همجاره کدی هر طریقا کنال هوا کو گلک یافره همی لاین بله کاک نجیب بن و از چنده بدو ماهی بینن بله کاک نجیب تو نها روشا نهای باجار دوی که در دور نوی چوا دبینی گلو چه بیته کرن چه بزاوک بینه دانج بو آرام کرن روشه چه بزاوک دروژه ویدا انها چه بزاوک هجبو آرام کرنا روشه و دیسان تو چوا وی روشه دبینی از دوباره کم جاره کدید بیشم ند بر جواندیا وان لاینا دای پراستی کو باردوخ ملوی توریب تایبتی اف دوکا کو بناودنگ آرامیا خو یا بناودنگ به آشتیات نابرا همی به کاتب علی باجری دا اگر بحث بسرمانه بحث برایت مسیحیه بحث برایت یزدیه البیشم گلک و گلک جد ضررمند دین اگر ترین دم عاقل دارید اوان لاینا سردریه که جوانت گر نکن و بنیزیکترین دم بدو ماهی بینن و بدیتنامن گلک افسانه ایه بس محتاجی اراده که راستقینه ایه او بابته بدو ماهی بیتن از دوبارت یمود بیشم ند بر جواندیا حریم آمده ند بر جواندیا دور آمده ایه اشبر هنده هیوی آمنه و افنامه بگیده لایانی پیوندی دار و سر بی آراسته شورتن و برف آقارگی باش ببن بله سپاس کاک نجیب عبدالله سروکی فراکسیون یەکگرتووی ئیسلامی لە پارلەمێنتە عێراقê ji بۆ بەشداربووناتە.
بەڵە بەرەزان هەست سەبارەت بە ڕووداوەکانی دوێنێ و ئەمڕۆی دەڤەری بادینان بە تایبەتی و هەرێمی کوردستان بەگشتی و سەبارەت بەو بەیاننامەی کە لایەنەکان دەریان کردووە پاش ڕووداوەکانی شەوی ڕابردووی قەزای زاخۆ و دەوروبەری و شاری دهۆک. ئەمڕۆ لە هەرێمی کوردستان چەندین کاردانەوە و بەیاننامەی بە دوای خۆی داهێنا. مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لە ڕاگەیاندراوێکدا ئاماژەی بۆ ئەوە کرد ڕووداوەکان کارێکی ناڕەوا بوون. لەو ڕاگەیاندراودا هاتووە بەداخەوە دوای نیوەڕۆی ڕۆژی هەینی 2/12 بە هاندانی چەند مامۆستایەکی ئاینی ژمارەی گەنج هەڵساون بە چەندکردەوەیکی تێکدەرانە و دروستکردنی ئاڵۆزی لە ناو شاری زاخۆ و بەلەماری چەند شوێنێکی گەشت و گوزاریان داوە بە تایبەتی ئەوانەی سەر بە برامەسیحی و ئێزیدەکانن کەوا پێدەچێت ئەم کارە بە پێی بەرنامەیەک ئەنجام درراوە کە پێشتر بۆی داڕژراوە و دوای ئەم ئاڵۆزیەش هەم دیسان بەداخەوە ژمارەیەک لە خەڵک وەک کاردانەوە پەلاماری چەند بارەگایەکی یەکگرتوویان داوە کە ئەمەش بە هەمان شێوە کارێکی ناڕەوایە. بارزانی لەو ڕاگەاندراویدا ئاماژەی بۆ ئەوە کردووە لەمە لە کاتێکدایە ئەو ئیدانەی ئەم هەموو کردەوە نامرۆڤانە و نایاسایانە دەکات. هەروەها داوا لە خەڵکی کوردستانی دەکات کە پێکەوە ژیانی نەتەوەیی و ئاینی و مەزەبی بکەنە ئامانجی سەرەکی خۆیان و ڕێز لەو پێکەوە ژیانە بگرن کە ساڵەهای ساڵە بەشێک بووە لە کەڵچەری گەلی کوردستان کە ئەمڕۆ بۆتە جێی ڕێزی هەموو وڵاتانی جیهان بۆ ڕێگەگرتنیش لە دووبارەبوونەوەی هەر کردەوەیکی نایاسایی هاوشێوەی ڕۆژی هەینی. سەرۆکی هەرێم دەڵێت بڕیاریدا بە پێکهێنانی لیژنەیەکی تایبەت بۆ لێکۆڵنەوە و وەرگرتنی ڕێوشێنی یاسایی بەرامبەر بەو کەسانی کە بەو تاوانانە هەڵساون و بە تونترین شێوەش بێنە سزادان. لە لایەکی ترەوە سەرۆکاتی حکوومەتی هەرێمی کوردستانیش لەسەر ئەو ڕووداوانە ڕاگەندراوێکی بڵاو کردەوە تێیدا هاتووە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران نیگەرانی توندی خۆی بەرامبەر بە ڕووداوەکانی شاری زاخۆ و دەوروبەری دەردەبڕێت کە تیایدا هێرش کرایە سەر هەندێک لە دوکان و هۆتێل و شوێنە گشتەکانی ئەم شارە و لە ئەنجامیشدا سووتێنران دوا بەدوای ئەوەش بارەگاکانی یەکگرتووی ئیسلامیش لەو دەڤەرەدا سووتێنران. ئەنجومەنی وەزیران دەڵێت وەک هەموو لایەک ئاگادارن ڕۆژی هەینی پاش ئەوەی لە منبەری چەند مزگەوتێکەوە هانی خەڵک درا هێرش بکەنە سەر شوێنە گەشتیارەکانی سنوورەکە کە زۆربیان هی برا مەسیحی و ئێزیدەکانن چەند دەستێکی تێکدەر پەلاماری ئەو شوێنانەیان داوە بەو هۆیشەوە زیانێکی مادی زۆر بەر کاسپی و بازاری هاوڵاتیان کەوت و دۆخی شارەکەش بە تەواوی شڵەژاوە. هەروەها برینداربوونی هاوڵاتیان و هێزەکانی پۆلیسیشی لێکەوتەوە. کارەکە هەر بەوەندەش نەوەستا و هەڵدرا هەمان کاری تێکدەرانە لە زۆر شوێنی تری ناوچەکە دووبارە بکرێتەوە. ڕاگەندراوەکە تێیدا هاتووە لە ئەنجامی ئەو پشێوی و تونند و تیژیانەی پەلاماری بارگاکانی یەکگرتووی ئیسلامی کوردستانیش درا و چەند بارگایەکی ئەم هێزە سووتێنرا ئێمە وێڕای ئیدانەکردنی ئەم جۆرە کردەوانە داواکارین کە هەموو لایەکدان بە خۆیدا بگرێت و هاوکار بن لە هێورکردنەوەی دۆخەکە و کۆتایهێنان بەم پشێویە نەخوازراوە. لەمان کادا دەبێت سەرپێچیکارانی ئەم ڕووداوانە و ئەوانەی تونند و تیژیان نواندووە و پەلاماری دوکان و بازارەکانیان داوە لەگەڵ ئەوانەی هێرشیان کردوتە سەر بارگاکانی یەکگرتوو بدرێنە دادگا و سزای قانونی خۆیان وەربگرن. بەر لەم دوو بەیاننامەیە یەکگرتووی ئیسلامی کوردستان درنگانێکی شەوی ڕابردوو لەسەر ئەو ڕووداوانە بەیاننامەیەکی بڵاو کردەوە و تێیدا سوتاندنی بارگاکانی لەو ناوچانە خستە ئەستۆی پارتی دیموکراتی کوردستان. لە بەیاننامەکەی یەکگرتووی ئیسلامی کوردستاندا هاتووە لە ساڵیادی 6/12 و کارەسەتەکانی ساڵی 2005دا هەروەها جارێکی تر شاهیدی پەلاماردانی مەڵبەندی سیانزە و سێ و بارەگای لقی سێمێڵ و نووسینگەی سپێدە و رادیۆ و تەلەڤیزیۆنی ڕێگرتوین لەلایەن ئەندام و لایەنگرانی هێزێکی باڵەدەست و خاوەندەسەڵاتی ناوچەکە بێ هیچ پاسا و بیانوویەکی یاسایی و ئەخلاقی و سیاسی. بەڵێ ئەم ڕەفتارە کە بە پێچوانەی هەموو سەرەتایەکانی فرەی و ئازادی سیاسی و پێکەوە ژیان و ئوقڕەی و ئاسایشی هەرێمە و باڵەکەی دەخەینە ئەستوی دام و دەستگای دەسەڵاتی هەرێم لە ناوچەکەدا لە ئاسایش و پۆلیس و پارێزگا و دام و دەستگا سیاسیەکان بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان وەک هێزێکی بەرپرس لە ناوچەکە یەکگرتوو لەو بەیاننامەیەدا دەڵێ دووپاتی دەکەنەوە کە ئەندام و لایەنگرانی یەکگرتوو دوورن لە هەر جوورە بەرپرساریەتێک ئەو ڕووداوانە کە لە شاری زاخۆڕیان داوە تونند و تیژیان لێکەوتووە. دەشڵە یەکگرتووی ئیسلامی کوردستان لەو شارەدا هیچ وتار بێژێکی نییە تا بکرێتە پاساوی هاندانی ڕووداوەکان. دوا بەدوای ئەو بەیاننامەی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئەو ڕووداوە بەیاننامەیەکی دەرکرد و تێدا ئاماژەی بەوە کردووە و قسانەی لە ڕاگەاندنەکانی یەکگرتوو لەسەر ڕووداوەکانی بادینان دەرحەق بە پارتی دەکرێن تۆمەتن و دەبێ یەکگرتوو لەسەر ئەو داوای لێبوردن لە پارتی بکە. ئەو بەیاننامەی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان جارێکی تر یەکگرتووی ئیسلامی کوردستان هێنایە قسە و مەکتەبی سیاسی لە ڕوونکردنەوەیەکدا دەڵێ لە کاتێکدا ئەوان و خەڵکی کوردستان و هێزە لایەنە سیاسیەکان چاوەڕێی ئەوە بوون بەرپرسانی هەرێم بە گیانێکی مەسئولانە لە هەوڵی ئابلۆقی ئەو گرژی و ڕوودا و ناوسۆرانەدا بن کە لە بادینان ڕۆیاندا و
هەڵیان کوتایە سەر چەندین دەستگا و بارەگای یەکگرت و بەبێ هیچ پاسە و بیانوەیەک بەداخەوە لە ڕاگەاندنەوەکانی پارتی دیموکراتی کوردستاندا هەوڵی ئەوە دەدرێ کە پاساوی ناڕاست و بێجێ بۆ ئەو دەست درێژی و کارە نایاسیانە پێک بێنرێ کە دەرهەق بە بارەگاکانی حەزبمان کرا بە تایبەت دەخوازرێ ڕووداوەکان بپچرێن بە هەندێ بابەتی ترەوە وەک پەیوەندی نێوان هاوڵاتیانی موسڵمان و مەسیحی و ئێزدی و بەرگی ناکوکی ئاوین و شێواندنی پێکەوە ژیانی بەبەردا بکرێ بەڕوونکردنەوەدا یەکگرتووی ئیسلامیدا دەڵێ ئەوان وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان جەماوەری کوردستان دڵنیا دەکەنەوە کە ئەو پاسەواڵ هەڵبسراوانە و ناتوانن چاواشەی خەڵکی کوردستان بکەن و بە هیچ شێوەیەک ئێمە بەرپرس نین لە هەر دەست درێژەیە کە دەکرێتە سەر بارەگایان کەسینە یان هەر جەیەکی سەرپەرشتی هاوڵاتیانی مەسیحی و یەزدی و بە توندیش ئیدانەی ئەو کارە ناشارستیانە دەکەین کە دش بەوان بکرێ کاتژمێری شەشی ئێوارەی ئەمڕۆژ دکتۆر بەرهەم ساڵح سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستانی کرد لە هەولێر و لەلایەن سەلاحەدین محەممەد بەهادین ئەمینداری گشتی ئەو حیزبە پێشوازی لێ کرد هاوکات هەر بۆ دەربڕینی هاوخەمی خۆیان وەفدێکی کۆنسڵخانەی کۆماری ئیسلامی ئێران لە هەولێر و سەردانی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامیان کرد لە هەولێر و نیگەرانیان بۆ ئەو ڕووداوانەی بەسەریان هاتووە دەربڕی لە بەرامبەر هەمان ڕووداودا ئەمڕۆ 39 پەرلەمانتاری لیستی جیاجیەکانی پەرلەمانی کوردستان واژوان یادا شتێکیان کرد کە ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانیان کردووە و تێیدا داوا دەکەن پەرلەمان بەپەلە لەسەر ئەم ڕووداوانە کوو ببێتەوە سەرۆکی پەرلەمانی کوردستانیش لەسەر ئەو ڕووداوانە بەیاننامەیەکی بەڵاو کردەوە تێدا دەڵێ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لە کاتێکدا زۆر بەتوندی ئیدانەی هەموو کارێکی نایاسایی دەکا کە لە دژی ملک و ماڵی هاوڵاتیان و سامانی گشتی و بارەگای لایەنە سیاسیەکان ئەنجام بدرێ داواش لە گشت لایەنەکان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکات کە دان بە خۆیاندا بگرن و یەکتری تاوانبار نەکەن و چاوەڕوانی ئەنجامی لێکۆڵینەوەکان بکەن هەر لەوە ڕاگەیاندراوەدا هاتووە لەم دووخە هەستیارەدا ئەرکی لایەنە سیاسیەکان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەگشتی کە بە گیانی لێبوردەی و یەکتر قبولکردنەوە هاوکاری پێویستی دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بکەن و هەنگاوی جددی بنێن بۆ ئاساییکردنەوەی بارودۆخەکە و ڕێگرتن لە هەر هەوڵ و پلانێکی تێکدەرانی دوژمنانی گەلەکەمان کە دەیانەوێ ئاژاوە و دووبەرێکی لە نێوان پێک هاتەکانی کوردستان بنێنەوە هەروەک دووپاتی دەکەینەوە کە پەرلەمانی کوردستان وەک دامەزراوەیەکی هەڵبژێردراوی خەڵکی کوردستان و ناوەندی بڕیارە چارەنووس سازەکانی گەلەکەمان وەک هەمیشە بە وردی چاودێری بە دوواداچوون و بۆ ڕوودا و پێشهاتەکانی هەرێم دەکا و کار دەکات لە پێناو چەسپاندنی یاسا و پاراستنی بەرژەوەندی باڵای گەلەکەمان بۆ ئەمەش سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لیژنەی ناوخۆ و لژنەی مافی مرۆڤی پەرلەمانی کوردستان ڕاست پاردووە کە بە دوواداچوونی ورد بۆ ڕوودەوەکان بکەن و راپۆرتی خۆیان پێشکەش بە سەرۆکاتی پەرلەمان بکەن لە پێناو خستنەڕووی ڕاستیەکان ڕاگەاندنەکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان لەسەر ئەو ڕووداوانە ئەوەشیان بەڵاو کردەوە کامڕۆ چەندین کەسایەتی پەیوەندیان پێوە کردوون و بۆ هاوخەمی دەربڕین کە لێنەوەیاندا جەلال تاڵەبانی سەرۆک کۆماری عێراق و نەوشێروان مستەفا ڕێکخەری گشتی بزوتنەوەی گۆڕان بوونیان هەیە. بەڵێ هەر سەبارەت بە دەرکردنی بەیاننامەکان بەرامبەر بە ڕووداوەکان بەیاننامەیەکی مەکتەبی ڕاگەانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەردەستماندایە ئەگەر بەرگەیەکی بخوێنەوە دەربارەی ڕووداوەکانی دوێنەی 2/12 لە زاخۆ دەوروبەری وتەبێژێک لە مەکتەبی ڕاگەانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم لێدوانیدا لە ئەنجامی ئەوەی لە منبەری چەند مزگەوتێکەوە هانی خەڵکدرا کە هێرش بکرێتە سەر دوکانەکانی مەیفرۆشی و چەند هۆتێلێکی گەشتیاری خەڵکانێکی تێکدەر پەلاماری دوکان و بازارە گەشتیارەکانی شاری زاخۆیاندا دواتر هەوڵیشیاندا ئەم هێرشە ناڕەوایە بگوازنەوە بۆ چەند ناوچەیەکی تریش دوا بەدوای ئەم پشێوانەی زاخۆش بارەگاکانی یەکگرتووی ئیسلامی لە دەفەرەکەدا سووتێنران مەکتەبی ڕاگەانی یەکێتی نیشتیمانی کوردستان وێڕای ئەوەی بە توندی ئیدانەی پەلاماردانی شوێنە گەشتیەکان و بارەگاکانی یەکگرتووی ئیسلامی دەکات لەژێر هەر ناوێکدا بێت هەروەها ئەوەش وتراوە کە پێشمان وایە ئەم کارانە دژی ئازادی و مافی ژیان و چارەکی سیاسی و دیموکراسین بۆیە بۆ ئێمە جێی نیگەرانیە و داواکارین کە ڕێگە نەدرێت لە هیچ شوێنێکی کوردستان ئەم جۆرە کارانە دووبارە ببنەوە و پێویستە ئەنجامدەرانیشی ڕوبەڕووی یاسا بکرێنەوە و بە توندی سزا بدرێن و یاسا بەتەنها بکرێتە سەروەر و بەس.
بەڵە بەرەزان هەر ئێوارەی ئەمڕۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بارگای یەکگرتووی ئیسلامی کوردستانی کرد لە هەولێر و لەوێوە ڕایگەیاند کە بە هیچ شێوەیەک ئەم ڕووداوانەی دەڤەری بادینان جێگەی قبولکردن نییە. لەگەڵ سنجاری سەردانی جنابی مامۆستا سەلاح الدین و هەڤاڵانی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامیمان کرد. هەڵبەتە ئەو ڕووداوانەی دوێنێی زاخۆ ڕووداوەکانی دووهۆ نەخوازراو بوون، ڕووداوی دڵتەزێنە، بێگومان هەمومانە بێ یەکدەنگ بین، ناکرێت بە قسەی یەک زەلام فتوای سووتاندنی دوکان و ئوتێل و جێگەی گشتی بدرێ. ئەو ڕووداوانەی زاخۆ جێگەی نیگەرانی هەمومانە دانەی دەکەین بە تەواوی. لە هەمان کاتیشدا سووتانی مەقڕی هێزێکی سیاسی ڕەسەنی وەکو یەکگرتوو قابلی قبول نییە. ئیدانەی دەکەین، محکومی دەکەین. جەنابی سەرۆکی هەرێم لیژنەیەکی پێکهێناوە بۆ لێخۆڕینەوە لە هەموو ڕووداوەکان. وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەیانیش کۆمەڵێک بەدوادار چوون دەکات بۆ ئەوەی کە ئەو ڕووداوانە چۆن وا کرا چۆن نەکرا لە کاتی خۆیان کۆنتڕۆڵ بکرێ و چۆن تەشەنەی کرد. هەمومان بەرپرسی لەوەی کە وەڵامی بەجێ بۆ ئەم ڕووداوانە بدەینەوە و کارێکی وا بکەین، نە دووبارە ببنەوە جارێکتر و هەروەها ئەو کەسانەی کە بەرپرسن لەم ڕووداوانە لە تەحریزکردنی لە هاندان جێبەجێکردنی ڕوبەڕووی یاساکەوە. هەمووشمان ئەرکی سەرشانمانە لە پێناوی میلەتەکەمانە، لە پێناوی ئەمنیەتی هاوڵاتیانە، لە پێناوی بەرژەوەندی وڵاتەکەمانە کارکەن بۆ ئارامبوونەوەی ئەم وەزعە و پەنگوەرگرتن لەم تەجروبەیە جارێکتر دووبارە نەبێتەوە و بەرپرسەکانی هاندان و جێبەجێکردنی ئەم تاوانانەی دوێنێ ڕوبەڕووی یاسا بکرێن. بەڵێ بەرەزان پاش ئەو سەردانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بارگای مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان محەممەد ڕەوف سەرۆکی ئەنجومەنی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە دوانێکی ڕۆژناونووسیدا ڕایگەیاند کە ئەوان سەردانەکەی سەرۆکی هەرێم بە گرنگ دەزانن، بەڵام بە شێوەیەکی یاسایی مامەڵە لەگەڵ ڕووداوەکاندا دەکەن. سەرۆکی حکوومەتی هەرێم بەڵێ دانرا بەوەی کە ئەمە شتێکە وەکو حکوومەت مووقیفی ڕسمی حکوومەتیان دەربڕی کە ناڕەحەتن بە قەسیەکە و کێشە ئاوا چارەسەر ناکرێ و یەکگرتووانە ناسراوە و ئەو شتانەی دراوەتە ئەدرێتە پاڵ یەکگرتووە دراوەتە پاڵ یەکگرتووەکو حیزبێکی میانە ڕەوی ئیسلاح خوازی چاکە خواز حچی منطقی نییە و عملی نییە و هەر کەس قبولی نییە و ئێمە تاوان ئەو مووقیفەی حکوومەت بە ڕسمی پێمان خۆشەوە و ئەیشی نرخین و سپاسیشانەکەین. ئێمە لەگەڵ ئەم حەدەسەوە مامەڵەکەین هەر شتێک عملی نەبێ، منطقی نەبێ، قانونی نەبێ، بە پێی هەموو عرفێکی قانونی و ئیجتیماعی عملی نەبێ، ئێمە ناتوانین مامەڵی بکەین. لەسەر ئەرز واقع ئەگڕوویەوە واقعەکە لە دەرەوەی هەموو مەسائلەکانی مافی مرۆڤ و دیموکراتیەت و حەقی مواتین و مواتەنە و هەموو شتێکە بەقەدەر بە ئەندازەی قورسی حەدەسەکە و ئەو زوڵمەی کە ڕوویەوە ئەوی حافی کە بە حەقی ئەمە کراوە ئەبێ دەسەڵات ممارەسەی دەسەڵاتی خۆی بکە و ئەبێ ئەو فەراغە پڕکاتەوە. بله تماشاوانên hêja her derbarê wan bûyeran Cefer Emînkî berdevkê Partiya Demokrata Kurdistanê jên artêra ragan ku ew digel wan girjî û aloziyandanînin ku niha li devera behdînan da çêbûyne her wasa dîsan giringî pê Yekrêziya Kurda da wekû tenabûna rewşa aydarkirin ku taybet ji bo yên artîra ev daxuyaniye dabûn. ئێمە دەڵێن جارێ ئەو کارانەی لە دەڤەری پارێزگای دۆک ڕۆیان داوە کاری تێک دەرانە بوون، کاری زۆر خراپ بوون. ئێمە ئەو کارانە گشت ئەو کارانە محکوم دەکەین، چ ئەوەی چوینە سەر
ژیان و سەروەت و ماڵی هاوڵاتیان بە تایبەتی هاوڵاتیانی کریسیانی و ێزیدی و چاوی چوونە سەربەراگەکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان ئێمە هەمویان محکوم دەکەین و بەڕاستی زیانی زۆری هەبوو بۆ هەیبەتی هەرێمی کوردستان بۆ سەروەری هەرێمی کوردستان بۆ ناودەنگی هەرێمی کوردستان کە بە سەقامگەری و ئەمن و ئاسایش ناسراوە و ئەوەی تر بەڕاستی ئیتیهامکردنی پارتی دیموکراتی کوردستان ئێمە ئەو ئیتیهامکردنە بە هەلوێستێکی نابەجێ و ناڕەوا دەزانین و ئێمە ڕەتی دەکەینەوە بەڕاستی ئێمە پارتی دیموکراتی کوردستان لێرەدا مەزلومین لەم قەزیەدا و ئێمە مەسئول نەبووین لەوەی ڕووی داوە بلعکس ئێمە چەندین پرسیارمان هەبوون ئەو بەرنامەی تێکدانی ئەمن و ئاسایش لەو ناوچەدا ئێمە تێدەگەینەوە بەرنامەیەکی داڕژراوە و بەرنامەیەکە ینی هاوڵاتیانی کریسیان و ئەمن و ئاسایش لە منتەقەی و هاوڵاتیانی ئێزیدی کردیانە بە ئامانج ئەم بەرنامێکی عەفەوی نەبووە لەبەرەوە دەبێتن ئێمە لەگەڵ یەکگرتووی ئیسلامی کوردستان لەگەڵ هێزەکانی تری سیاسی کوردستان ئێمە وشیارتر بین وەریاتر بین هاوکاری یەکتر بکەین کە ئەم بەرنامە هەمومان پێکەوە داوا بکەین ئەو لەجنەی لێکۆڵینەوە ڕاستیەکان بۆمان دەربکەتن بۆ ئەوەی نەک ئیتیهامی یەکتر نەکەین بەڵکو ئێمە هەمومان پێکەوە زەرمەندین لەوەی ڕووی داوە کە هەرێمی کوردستان زەرمەند بیت و هەیبەتی هەرێمی کوردستان لەکەدار ببیتن تەبی هەمومان زەرمەند دەبین لەو کاتە دەبێ هاوکار بین و پێکەوەش لە فعالی حەقیقی بگەڕێین ئەوەی کە مەبەستیان بە تەکید مەبەستیان هەمومانین پێکەوە مەبەستیان نەیەکگرتووی ئیسلامی کوردستان بە تەنیا نە پارتی دیموکراتی کوردستان بە تەنیایە لەبەرەوە ئەو پەلەکردنەوە لە جێی خۆ نەبوو و ڕەواش نییە پارتی دیموکراتی کوردستان ئیتیهام بکرێتن بەڵێ داوامان کردووە و ئێمە تاکیدی دەکەینەوە جارێ و ئیتیهامکردنە لە جێی خۆ نییە ڕەوا نییە و پەلە بکرێتن و ئێمە پشتگیری لە لجنەی بەدواچوونی ڕاستیەکان پشتگیری لەو لجنە دەکەین و چاوەڕوانی ئەنجامەکانی وڵا بەرەزان هەر دەربارەی ڕووداوەکان ئەمڕۆ لە شاری سلێمانی هەر سێلایەنەکەی ئۆپۆزیسیۆن کۆبوونەوە ڕوونکردنەوەیەکیان ڕاگەیاند. کوردستان چاوەڕێی شتێک بوو بەڵام شتێکی تر ڕوویدا چاوەڕێی چاکسازی بوو چاوەڕێی دەستپێکردنەوەی گفتوگۆ پێنج قۆڵیەکان بوو چاوەڕێی بارودۆخێکی تر بە قوڵکردنەوەی بەیەکەوە ژیان بوو بەڵام بەداخەوە جارێکتر کولتوری شەڕی ناخۆ لە هێرشکردنە سەر بارەگا و بێمتمانەکردنی یعنی هێزەکان بە یەکتر و گەڕانەوە بە قۆناغێکی ناخۆش بینیمان لە کوردستانە یعنی هەڵوێست دەربڕینێکی هاوبەش بوو لەم بارەوە هاو هەڵوێستی و پشتیوانی و هاوسۆزی بوو لەگەڵ یەکگرتووی ئیسلامی کوردستان لەلایەن دوو هێزەکی ترەوە بۆ ئەوستەم و دەستدرێژی تووشی بارەگاکانی بوو. پێم وایە تر ئێستا ئەوەیە ڕووداوەکان و گۆڕانکارەکانی داهاتووتر جۆری مامەڵەکردنی دام و دەستگا ڕسمیەکان لەگەڵ ڕووداوانەیە واروەها بیرکردنەوە لە پەرسەندنی تری لەو جۆرە ئایا دەستدرێژەکان بەردەوام ببنیا چۆن مامەڵاکرێ چەند احترام لە یاسا و ڕێساکانە گیرێ بۆ چارەسەرکردنی و کێشانە و چەند ئیرادەیەکی جدیە بێ بۆ چارەسەرکردنی کێشە قوڵەکانی هەرێمی کوردستان نەگەوەی بە کێشەیەکی تر لەبیر خەڵک ببرینەوە ئەوانە هەمووی کاریگەرێ بەسەر هەنگاوەکانی داهاتووی ئۆپۆزیسیۆن و یەکگرتووی ئیسلامی کوردستانیش ڕۆ هەر سێلایانی ئۆپۆزیسیۆن کۆبوونەوەیەکمان سازدا لە ئەنجامی کۆبوونەوەکەیە بەیاننامەیەکی هاوبەشمان دەرکرد لەو بەیاننامەیە ئیدانەی ئەو هێرش و پەلامارانەمان کردووە کە کراوەتە سەر بارەگاکانی یەکگرتوو و پێمان وایە ئەوە جۆرێکە لە کولتوری شڕی ناوخۆ کە هێشتا زیندووە بە دیاریکراوی لە ناوچەکانی هەولێر و بادینان پێشتریش بارەگاکانی بزوتنی گۆڕان ڕوبڕووی سووتاندن بوونەتەوە و ئەماوە سەلمێنەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان لەو ناوچانە دەوری تەماشاکاری بینیوە نەیتوانێت ڕێ لەو کەسانە بگرێت کە پەلاماری بارەگاکانی یەکگرتوویان داوە و ئەمە جەوهری کێشەکەیە کە تاوەکو ئێستا دامەدەستگاکانی حکوومەت ئاسایش پۆلیس هێزە چەکدارەکان هەواڵگری بە حیزبی کراون و لە بەرژەوەندی لایەنێک دژی لایەنێکتر ئیشەکەن بە دیاریکراوی دژی بەرژەوەندی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن داوامان کردووە کە چارەسەری ئەم کێشەیە بکرێ ئەویش بەوە کە تاوانبارانی ئەم ڕووداوانە هێرشکەرانی سەر بنکە بارەگاکانیان بدرێنە دادگا و لێپرسینەوەی یاسایان لەگەڵ بکرێ و دامەدەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستانیش کە کەمتەرخەم بوو بن بەڕاستی ئەویش پێویستە لێپێچینەوەی یاسایی و ئیدارە لەگەڵ بکرێ بەگشتی باسمان کردووە کە ئێمە دەسەڵات بە کەمتەرخەم دەزانین و بە تاوانبار دەزانین لە ڕوودانی ئەو ڕووداوانە.
بله تماشاوان هجا برپرس اوفیسا سلیمانی دزگی خیرخوازی بارزانی جین آرتیرا را گهاند پشتی دمجمر هشت شب هاتن هایدار کرن جویه که کو بومبک دنگی ایرش کریه سر آواهی اوفیس وان لطاخه هوارا تازه لباجر سلیمانی دکتور سفین رسول برپرس اوفیسا سلیمانی دزگی خیرخوازی بارزانی جین آرتیرا را گهاند او بومبا دنگی تو زراره که جانی مادی لپینه وکز جیل جه بویر نهات دیتن جبرکو سازین زیروانی نین او کمتر جمعه که لباجر سلیمانی تینا کرن هایا نهاجی ایکم بیارا بوی آوایی همبر آواهی دزگه هیوان دهتا کرن جدرین آسایش جین آرتی جرا گهاندن او بومبا کتاقی دناف دبیکی ببسیدا باو درمان تایبت بتی انتیه و بزمار هاتینا دناف دا کرن و دیگل بستنا نوچه تیمین آسایش سلیمانی گهان جه بیاره لە دوای کاتژمێر هەشدا ئاگادارکرامەوە کە ئۆفیسەکەمان بە بۆمبێکی دەنجی ئەتوانین بڵێن هێرش کراوەتە سەری وە کارێکی ناجۆر و ناشیا و بەرامبەری کراوە و لێرە هاتی برادرانی ئاسایش خەریکی تاقیق و لێکۆڵینەوە بوون و دەستگاکەمان دەستگایەکی زۆر مەدەنی و شارستانیانە تعاملمان کردو و حتا بارگاکەمان لە کاتژمێرنەوە بۆ سعات دوی دوانی ڕۆکە داوام تەواو بێت دەرگای ئۆفیسەکە داخین و ئەچکەچێتەوە بە ماڵی خۆی بەبێەوە هیچ حمایەک یاخود هیچ کەسێک لێرە پاسەوانی مامکە. بەڵێ بەرەزان لە ماوەی ڕابردوودا بۆ ماوەی 12 کاتژمێر NRT توانی ڕووماڵی ڕووداوەکان بکات و بە شێوەیەکی بوێری هاوسەنگی ڕازگۆیی زانێرەکانی وەکو خۆیان گەیاند گەلێک سپاس بۆوە. هەر شاد بن.